بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە ڕۆژێکی نوێدا دووباراتینەوە خزمەتان لە هەر جێگەگەن دەخوازین کە بەختەوەر و ئاسوودە بنازان و خۆشەویستان ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردن دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. سڵاوی خۆی گەورتان لەبێ بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێیان خوشحاڵین لە ڕۆژێکی نوێ خزمەتیەوە گەشتونێتەوە لە بەرنامەی پەیامی ڕۆژ. ئازیزان ئەمڕۆژ چکەلەوەی کە هیوای ئاسوودەی و کامەرانیتان بۆ خوازین کۆمەڵک تەوەرمان بۆ ئامادەکردون و تەوەریەکەممان قسەکردنە لەسەر مەقامە جیاوازەکانی خوێندنی قورئانی پیرۆزوە لە نێوشیاندا مەقامی عراقی بزانێتین ئەم مەقامانە چۆن ئەتوانین قورئانی پێ بڕازێرینەوە لێرە قورئان خوێنێکی بەڕێز میوانمانە بێت و زیاتر گفتوگۆکەین لەو بارەیەوە بە دەنگی خۆشی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ خوێنێتەوە. بەڵێ ستارێکی لەو مەقامە خۆشانە مەقامی عێراقیە کە نەک لە عێراق لە زۆرێک لە وڵاتان حەزیان پێ هەیە کە چەند جۆرێکی هێلنی ئەو مەقامانەشدا بە تایبەت مەقامێکی حەزین هەیە کە ئەمە تایبەتمەندێکی جیاوازی هەیە. ئینشاءڵڵا لەگەڵ میوانەکەمان لەگەڵماندا دەبێت لە تەوریەکەمەوە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ دەخوێنێتەوە. بەڵازان لە تەوری دۆمی بەنامەکەماندا باز لە ئەنجامدانی پاڵەوانێتی یاری تایکواندۆ دەکەین لە عێراق کە لە سەرەتای ئەم مانگەدا لە عێراقدا ئەنجامدرا لەسەر جەم پارێزگاکاندا و منداڵێک کە لە تەمەنی خۆیدا لەگەڵ هاوکاران و تەمەنی خۆیدا توانی پلەی یەکەم بەدەست بێنێت لە سەر ئاستی هەموو عێراق کە لە پارێزگای هەولێرە و منداڵە لە تەورێدا باز لە ئەو پاڵەوانێتی دەکەین بزانین چۆن توانێت و پلێ بەدەست بێنێت و گرنگی ئەو وەرشە دەکەین لە هەرێمی کوردستانداوە ئەگەر زیاتر گرنگی پێ بدرێت لەوانەیە چەندین وەرشکاری بەتوانەمان هەبێت بتوان لە پاڵەوانەتەکانی لەک عێراق لە جیهانیشدا بەشداری بکەن. بەڵێ کاک دانیار لە تەوری سێمیشا قسەیەکێ لەسەر ڕۆژگیانی تەلەڤیزۆن ئەمڕۆ ئەزام ڕۆژگیانی تەلەڤیزۆنەوە بێگومان ئەمڕۆ ڕۆژی جیهانی تەلەڤیزۆنە ساڵی 1996 نەتەوەی گرتوەکانم ڕۆژی دیاری کرد. ڕاستە لێرە میوانێکی بەڕێز بە قسایکی زانکۆ میوانمانە بێت لە بواری ڕاگەیاندنە زیاتر گفتوگۆکەین و لەو مێژووی کە تەلەڤیزۆن شکاری تێ کردو بزانێکین بە تایبەت لە هەرێمی کوردستانە تەلەڤیزۆنەکان و کەناڵ تەلەڤیزۆنیەکان توانیویانە تا چەندێک ڕۆڵ ببینن لە ژیانی ڕۆژانەی خەڵکا و کاریگەری دروست بکەن. هەڵبەتە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیادا ڕکابەرێکی زۆری بۆ پێیا بۆ تەلەڤیزیۆن بەڵام گرنگی و تایبەتمەندی خۆی لەدەست نەداوە. ئێمە لەو تۆرێماندا باس لە گرنگی تەلەڤیزیۆن دەکەین زانین چی بکرێت و خاوەنی کەناڵەکان چی بکەن بۆی کە بینەری تەلەڤیزیۆن بمێنێتەوە. ئایا گرنگە تاوەکو ئێستا هەر لە وەکو ئامێرێک لە نێو ماڵەکانماندا سێر بکرێت یاخودەوەی کە بەرنامەی جیاواز و ئەو بەرنامانەی کە دەبنەهۆی بتەوینێ و کۆمەلگا ئەنجام بدرێت. جا لە سەرەتای مانگی داهاتووشدا یادی دامەزرانی کەناڵی ئاسمانی کە پەیامە کە ئەویش یەکەمین کەناڵی ئیسلامی بوو دامەزران لەسەر بنەمای ڕاستی و ڕاشکاوی کاریگەرێکی بەرچاوی هەبوو بە ئێستاشەوە لە نێو کۆمەلگادا و لەو کاتەشیدا کە دروست بوو لە ساڵی 2020دا یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی بوو دامەزراوە کاریگەرێکی باشی هەبوو و بووە دەنگی هەموو ئەو کەسانی کە چەوسا و زوڵم لێکراون لە هەرێمی کوردستاندا. بڵازان چینە لای کەشوها بزانێکین بۆ ئەمڕۆ پلەکانی گەرمان لە چۆن نابن و کەشوهای هەرێمی کوردستان شارەکانی چۆنە بێت.
وڵا عزیزان لە شاری سلێمانی پێشانگایەکی بەرهەمی خۆماڵی هەیە بیتێکمان ئامادەیە بزانێکی لەو پێشانگایە چی پێشکەش کراوە. وڵی سەرەتا پیشنگاکە ئێمە لە لای ترمیناڵی شارە زۆر پیشنگایەکمان کردەوە پیشنگاکە هیچ بازار نەبوو دوای هەوڵیان داوتیان قەرەبووی ئەوەتان بۆکەینەوە لە پارتی ئازادی لە ڕێی خاتوبەیان و چەند بڵێن ڕێکخراویشی ئێرانیەوە ئێترێن هەوڵیان دا ئێران بۆ گرتین باقەت ئەم پیشنگایە کرایەوە بەڵام هیچ بازار نییە لەبەرەوەی بەهاقەت خەڵقەکە ینی دڵی بە دنیا خۆش نییە وتی و قسە هێنان و ئەم لاولا خەڵقەکە دڵی بە دنیا خۆش نیە و خەڵق شت ناکڕێستا ئەوەشی کە شت کڕێ زیاتر خواردەمەنیەکان شتی خواردەمەنی سەر وەکو برنج و وەکو شتانەی کە بڵێن ئەو بەروبوومانەی کە ئەڵەگیرێ بۆ خواردنوانە یعنی ئێستا من هێلک مێناوە باید 2 ملیۆن دینارەوە تا هێلک و کڵاو مێناوە بەخوا خۆشمەیچنمەوە تا لە بازار دامناوە لە بەیانەوە یەکێ دەکەم فرۆشتۆ من لێرم لە ساعات 7:30 بەیانێ من لە پارتی ئازادی یەکێ دەکەم فرۆشتوە وەڵاهی جاری جاران بۆیە تاکو مەعاشە بوو تاکو سۆزیان بۆ خەڵق بوو باوەڕم پێەکەی ینی خەڵق بازار بچێن بەس ئێستا کاکە سیرەکەی هەچی هەڵەسە لە فەیسبووکەوەڵێ ئەمە ڕوویە ئەوە ڕوویە ئەمە ئاواری ئەوە ئاوابی ینی بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەی بۆ کۆمەڵگای ئێمە دروست کردووە ئەنجام کۆمەلگای ئێمە ژێک عادەتەیە کە تۆزێ شتێ بوو باقە دەترسێ ئەمنەمان درۆ لەگەڵ کراوە ئەمنەمان ڕانی بەڕاستی ئینیان کردووە خەڵقەکان سەر لێش شێوانمە ئەجنای ئێستەوە هەمووی فەرم و زیاد لە 100 کەپرس 200 مێزە هەمووی جانا هەمووی خەڵقی فەقیر و هەژارن ئەوانەی کێنێرە من بە بەڵگە بۆ دێنمەوە زۆربیان کرێچین زۆربیان خەڵق هاوکاری کردوون تەنانەت مێزەکەی بۆگرتن منم بەیانە کە هاتوومێرە بە کری تقریبان 4 مێز و زیاد لە 6 مێز لە 2 کە بریشم بۆ خەڵک داوە کە لە بەروی پارەی پێێنە بۆ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ هۆکارەکەی گەڕێتەوە بۆی تۆ گەر سێرەکەیم خەڵکا گەربزانی بازارێکی باشیە بێ بە حەقەت ئەو بەو شێوەیە ینی هین ناکە بازاری خۆیەکە و پارەشی لە گیرفانەیە بەڵام خەڵکیێسە لە سا هەشتا ئەمە کێ نەوێرە بەخوا تەزبیحەیەکردن یا سیرەکەیم گەمجانیان یەک تەزبیحکردن توانێ ئەویان نییە گەشتێکی کە بکڕن ساعتی لەداندا ئەڵێ وڵا بە 12000 یا بە 10000 توانان نییە بیکڕێ گەنجەکەی ئەمڕۆ گەنجی ئەم ڕۆیان بەڕاستی یەکەم سەر لێ شتێوانەوە دوم خەڵکەکە شارە نووسی ئەم خەڵکە مەگەر ئەو خوای گەورەیە بزانێت چی بەسەر هاتووە هیچی پارەی لە گیرفانە نییە کات ئەوەشی کە پارەی هەبێ بەڕاستی ناوێرە سەرفیکە ناوێری بە شتێکی مەسەن بیا بەهێلکێ ناوێ بێ یا بە کڵاوێ ناوێ یا بە شتێ یا بە برنجە یا بە شتێ دایانێ زەخیرە بۆ ماڵم ناڵەکەی ئەمڕۆ یەکەم ڕۆژە تازە کراوەتەوە تقریبان پارکی ئازادیش ئەوە تقریب بڵێم لە سعات سێوە قەرباڵەگەوێ ئەمڕۆژ کەشوهەوا تۆزێ ناجێگیرە خۆ دەزانی وەڵات لە بەیانیەوە باشە خوا نێبڕێ بەزتر تۆزێ کزە خوا نێبڕێیاخوا لە سعات سێوە دەست پێەکە لێرەوە خەڵک زیاتر ڕووەکاتە وڵایی بۆ شتەکان بڵم ینی شتی کوردەواری زیاتر خەڵک حەزی لێیەتی ینی یەت کە زانی بەم شتانە بەیانی و دوو بەیانیشمان لە پێشەوەیە یانی ئێستا بەیانی وەرە هەر خۆت بە چاوی خۆت ئەم شوێنە بینێ وەکو لە ئەمڕۆ لە 180 فەرق و جیاوازی هەیە خەڵک یەت زیاتر خەڵک شتی کوردەواری ئیتیمامی پێیات سێمە چەند ساڵ تقریبان 2 ساڵە من خەریکی ئەمیشەم ئەم ساڵ لەگەڵ پار چوون بۆ هەموو شوێنەکان مەسەل فەرق و جیاوازیەکی زۆری هەیە ینی بڵم لە 100 بڵم 50 بۆ 6 فەرق و جیاوازی هەیە جیاوازیەکە لە ڕووی دارایی خەڵک مەسەل وەزعی مادی باش نییە هۆکارەکەی بەس ئەوەیە هۆکاری دووەمی شتیش بەعام گران بووە هەنی شتەکە لە گران بووە بۆ ئێمە گران بوو بۆ هاوڵاتیش گرانەکەوێت سەری ئێستا پارەکە ئیس گوێز تۆزێ جوان بەس لە پێرارەکەەوە ئەمانە گوێ زۆر هەرزان بوو هزارێک گوێز وەکڕی بە 40,000 ئێستا باوی 1000 هەر نەماوە ئێستا کیلۆی 9000 10,000 هەشت و نیوە ئێتمە خارجیەکان بێت 7,000 و 6,000 و گنا گوێزی هەورامان گوێزی جوان ئەمساڵ بە 10,000 ئێستا من گوێزی وازانم مەسەل
ساڵان بە 100,000 بووە هەر گوێزیشکی جوان بووە مەسەل ئەم ساڵ بە 140,000 و گوێزە بەڵام ئەو گوێزە کەمە. أعوذ بالله من الشيطان الرجيم. ألم تر أن الله يزجي سحابا ثم يؤلف بينه ثم يجعله ركاما فترى الودق يخرج من خلاله وينزل من السماء من جبال فيها من برد فيصيب به من يشاء ويصرفه عن من يشاء يكاد سنا برقه يذهب بالأبصار يقلب الله الليل والنهار إن في ذلك لعبرة لأولي الأبصار والله خلق كل دابة من ماء فمنهم من يمشي على بطنه ومنهم من يمشي على رجلين ومنهم من يمشي على رجلين ومنهم من يمشي على أربع يخلق الله ما يشاء إن الله على كل شيء قدير صدق الله العظيم. دەستەخۆش بێ خۆی گەورە زەمانی بەڵازان و خۆشەویستان لەم تۆرێماندا باز لە مەقامە جیاوازەکان دەکەین لە مەقاماتی عێراقی و بزانین جیاوازی مەقامی عێراقی چییە لە قورئان خوێندندا لەگەڵ مەقامەکانی دیکەدا گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێزمەوە مۆستا باوەڕ شێخ خالید قورئان خوێن مۆستاگیان زۆر بەخێر بێ. ئەگەر باز لە مەقامی عێراقی بکەین مێژوەکی بۆکی دەگەڕێتەوە کەمێک بۆمان باز بکەین. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بشكل زۆر سپاسی جەنابتانە کەمەوە کەناڵ بەڕێزەکەتان بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە. مێژووی یعنی هەمان پرسیار لە قورئان خوێنی گەورەی عێراق شێخ وەلید ئیبراهیم کرا جەنابیان فەرمیان کە ئەم مەقاماتانی کە لە عێراقان مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ دێر زەمان یعنی مەقامات هەیە مثلا مەقامی مەسوودیمان هەیە لە سەردەمی عەسری عەباسیە خوێنراوە بەڵام ڕأیی ئەرجەح ئەوەیە کە کۆنترین لە کاتی حادیسەی کەربەلا کە ئیمامی حوسێن شەهید دەکرێت لەو کاتەوە لە بەهۆی مەذهەبی شیعیەوە زیاتر ئەم مەقامانە خوێندراون لە مەجلیسەکانی خۆیانە و ئەو تەشەنەی هەڵبەتە هەر لەوانەیە ئەوەش کەمێک حەزینە ینی زیاتر مەقاماتەکان حەزینە لەو کاتەوانی
سەری هەڵا بەتەکیت ڕێی کتری شەیەکڵێن جەنگی هۆلاکۆ کە لە کوردستانە بووە ینی کوشتارێکی زۆری کردووە مثلەن لای خۆشمان کە کەسێک وەفاتەکات خەڵکەکەی باوڵین چواردەورەکەی بێتاقەتە بن حەزنێکیان پێوە دیارەجا لە عێراق ئەو حوزنە بە مەقامات دەربڕاوە و لە کاتی مەجلیس و شتەکانە خوێنراوە. سەبار خۆی لە بنەڕەتها چەند مەقامات هەیە بۆ خوێندنی قورئانی پیرۆز؟ بەڵێ طبعا لە هەموو لە هەر سێ مەدرسەی قورئان خوێندن لە جیهانی تیلاوەیە حەوت مەقامی ڕئیسیمان هەیە کە لە وشەی سونی عەبی سەحر کۆکراوەتەوانێ مەقامی بەیات، مەقامی نەهاوەند، مەقامی سەبا، مەقامی عەجەم، مەقامی حیجاز، مەقامی ڕەست، مەقامی سێگا. بەڵام لە عێراقا بەهۆی ینی تەجروبەی قورئان خوێنانی عێراقمان کە زۆر لە بوارەکە پێشکەوتوو بوون زیاتر لە 100 مەقامی لێ بێتەوە لە عێراقا. ئەمانە فەرعن. بەڵێ فەرعی مەقامات قوتاو ئەو ساڵیشمان هەیە لە فەرع بێتەوە. زۆر باشە. ئەمە کە ئێستا جەناب قورئان پێخوێن ئەمە چ مەقامێ؟ ئەمە طبعا بە شێوەی ڕئیسیەکەی مەقامی بەیاد بوو بەڵام فەروعاتم بەکارێنا کە ئەویش مەقامی تەطویحی بەغدادی و مەقامی حەیابی بوو کە فەرعێک لە مەقامی بەیات. ئەم ساڵانی دواییدا هیچ مەقامێکی نوێ هاتوۆتە ئاراو لێ لە عێراقدا واتە جیاواز بێت لە مەقامەکانی ڕابردوو شتێکی نوێ؟ طبعا ئیبداع هەیە یعنی قورئان خوێنان هەر دایمە لە ئیبداعان بەڵام ئەسڵی بەڵێ دوو جیلمان هەبوو قورئان خوێنانی عێراق جیلی کۆن و جیلی ئەم عەسرە. جیلی کۆن پێگاتوم لە حافظ مەهدی شێخ حافظ خەلیل ئیسماعیل کە ئەو جیلە بەڕاستی ئیبداعی خۆیان کرد لە مەقاماتە بەڵام ئەم جیلی کە هاتوون بەڕاستی ئیبداعەکەن وەکو سەوتی خۆیان ئیبداعەکەن دروستبوونی مەقام و تەرکیبی مەقام. زۆر باشە. مامۆستا باوەڕ زۆر کات گەویستی ئەوە بین کە دروستکردنی مەقام لە قورئانە خەلەلی شەرعی دروستەکە یاخود هەندێک جار معنای قورئان تێک ئەدا ئەمە تا چەندێک ڕاستە و ئێوە قورئان خوێنان چۆن خۆتان لە گۆڕینی مانای وشەکانی نەقورئانی پیرۆزە پارێزن لە کاتی بەکارهێنانی مەقامات؟ طبعا هەر کەسێک چێتە خزمەتی قورئان ئەبێ بە قاریئی قورئان پێش هەموو شتێ عیلمی تەجوید وەکو فەرزی عین وایە بۆ قورئان خوێن چونکە بە پێ عیلمی تەجوید قورئان خوێن سەرکەوتوو نابێت لە قورئان خوێندنەوەی. خاڵێکی تر مەسەلەی مەقامات و سەوت خۆشیە. طبعا ئەم شتە کە وتراوە کە خوێندراوە بە بڵگەی حەدیسی ڕەسوول الله صلی الله علیه وسلم کە خوێندراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمێت زينوا القرآن بأصواتكم فإن الصوت الحسن يزيد القرآن حسنا. قرآن رازاوي إيش برازينه بصوت كانت. أجر مقام نخوينيت أم رازان ناوي لكيو بيابيت. يأخذ بيقمن صلى الله عليه وسلم فرمت ليس منا من لم يتغنى بالقرآن. لأيمني وكسي تغني بالقرآن. تغني لو شيء نغمه مقامه هاتوخي. حتى ابن عباس رضي خوي جوري بيد قولي كي كفرمت داود بيغمر صوتي زور خوشبو وبحاول لحن زبوري خويندوتو. كأو حود لحنا وميدواري كأو حود لحنا بكي مش بكاريني لا كاتي قرآن خدنوي. هەڵبەتە چێژێکی دەرونی تایبەتی هەیە کاتێککە بە دەنگ و بە مەقاماتی جیاوازەوە قورئانی پیرۆز بخوێنرێت. مامۆستا باوەڕ جیاوازی چییە لە نێوان مەقاماتەکانی عێراقی و لەگەڵ مەقاماتەکانی دیکە ئەگەر باسیوانی کە بکەین کامانن؟ بەڵێ طبعا سێ مەدرسە هەیە قورئان خوێندن. مەدرسەی بەربڵاوترین یا مەدرسەی میسریە. ئەو مەدرسەی کە شێخ عەبدولباسط پێی خوێندووە شێخ مەشایی پێی خوێندووە شێخ شەحات پێی خوێندووە. ئەم مەدرسەیە بەربڵاوترینە لەبەرەوەی لە هەموو وڵاتێک قورئان خوێنان قودرەتیان هەیە بیخوێنن پێی. یعنی ئەتوانی کەسێ شارەزای بێت بەڵام مەدرسەی دووەمانی کە مەدرسەی عێراقیە لە بواری تیلاوە مەدرسەی حیجازیشمان هەیە کە لە پێشنوێژی و ختمی قورئان بەکارهێن زیاتر. جیاوازەکەیان لە ڕووی مەقام بەیات مەسەلەن لە هەر سێ مەدرسەکە هەر بەیاتە سەبایە بەڵام میسری کەمێک خاوترە طبقاتی بەرزترە خوێنرێت. عێراقی کەمێک وەسەتە حیجازی سەریعترە بۆی لە کاتی پێشنوێژیە بەکاربێت قاری بتوانێت زیاتری پێ بخوێنێت بە مەقامەکە و جیاوازیەکانیش زیاتر لە بواری مەقامات لە مەدرسەکانە بۆ فروعاتی مەقامانە گەڕێتەوە چی لە فەرعێکی لێ بێتەوە. ئێستا لە عێراقا کێ نمایندەی مەقامی عێراقیەکانە کات ینی زیاتر بەربڵاو و خەڵکانێکی زۆر لەوانەی گوێ بۆ بگرن؟ بەڵێ طبعا زیاتر شيخ قراء العراق الشيخ حافظ خليل رحمه الله يعني هر قاري عراقي بكون وتعظو بيكدا بمعصي خويا زين لبواري مقامات شكو براسي مقام نية او قرآن خوينا نخوين بي براسي بهريك خويا جوريك في بخشيوه بلام لم جيليك هاتوين استا
هەمان تەلەبێ حافظ خەلیل ئیسە بوونە بەوەی کە خەڵک ئیسپادەیان لێ بکات لەوانش عەبدولمەعید شاکر قورآن خوێنێکی عێراقیە زۆر متەمەکینە شێخ مستەفا ڕەعد العەزاوی يعني قورآن خوێنی متەمەکین بووەوی زۆر لە بواری مەقامات ئیسفادەی لێ یەکرێ بەڵام بەگشتی گوێبیستی جیلێک کۆنەکە ئەبینی زیاتر زۆر باشە مامۆستا باوەڕ لە عێراقا زۆر باسی مامۆستا وەلید ئیبراهیم ئەکرێ وەکو سەوت خۆشی و لە دەرەوە وەکو قورآن خوێنانی عێراقی وەکو نوێنەر سەیر ئەکرێ و هەروەها عامر کازمیمان هەیە جەنابەت تا چەندێک لەگەڵ ئەم قورآن خوێنانەیە یاخود لەگەڵ سەوت و مەقاماتیانە تێکەڵی و ئەتوانی تقلیدیان بکەیتەوە طبعا ئەو دوو قورآن خوێنی کە باست کرد من شێخ وەلید ئیبراهیم رحمه الله کە بەڕاستی قورآن خوێنێ بوو لە ڕووی ئیعلامەوە تیلاوە عێراقی گەیاندە قیمە هەمومان نەزانین یعنی کەم کەسێک گوێیت بۆ نەگرت بێت بەڕاستی و شارەزاییەکی باشی بواری مەقاماتی عێراقیش بوو و سەوتێکی دیاریش بەڕاستی لە هەم لە عێراق هەم لە جیهانی ئیسلامیشە و جەنابی شێخ عامر الکاظمیش خۆم بە خزمەتی جەنابیان گەشتم کە بەڕاستی قورآن خوێنێکی متەمەکین ئەتوانین بڵێن هەردووکیان وەکو چۆن حافظ خەلیل مەدرسەیەکە هەردووکیشان مەدرسەیەکن بۆ ئەوەی کە کەسێک بتوانێت مقەلیدیان بێت یاخود ئیسفادەی لە بواری مەقاماتیان لێ بکات گەنجێک کەسێک بێوێت بێتەنێ ئەو بوارەوە و هەست بکات کە دەنگی خۆشە پێی خۆش بێ فێری مەقاماتەکان بێت دەستپێکی دەبێت لە کوێوە دەست پێ بکات بەڵێ بەتەکیید هەر کەسێک بێتە خزمەتی قورآن وەک باسمان کرد ئایمی تەجوید یەکەم شتە بەڵام وەکو سەوت و نەغمە پێویستە یەکەم جا بە سەماعی مەقامەکان وەربگرێت بە سەماعی بە گوێگرتن مەقامەکان وەربگرێت لە دوای ئەوە گەر مامۆستایەکی دەستکەوت لە بوارەی مختص بێت مەسەلەن مامۆستایانی بواری مەقاماتی عێراقی بتوانێت لەگەڵیانە تەواصلی هەبێت ئەکە ئەدای کرد ئەداکەی بۆ ڕاست بکەنەوەانێ بەبێ ئەوی نەشاز لە سەوتیا دروست بێت ئەتوانێت سەرکەوت بێت لەم وارەیە گەر یەکەم جا بە سەماعی وەری بگرێ مەقامەکان سەڵاوەڕەتوانی بەشێکی تر لە قورآنی پیرۆزمان بۆ بخەیتەوە بەڵام بە سەوتی شێخ وەلید ئیبراهیم بە تەقلیدی ئەو طبعا من بتقليدي شيخ عامر الكاظمي حاضر كردبو دەخێچێکە بە ئەو بێت إن شاء الله ئەوی ژەر دەنگی زۆر زۆر حەزەکەم قسەیەکیش بکەم لێرەدا تەقلید واری تەقلید دوو جۆر تەقلیدمان هەیە تەقلیدی سەوتیمان هەیە کە قاریەک ئەوێت ڕاستەوخۆ سەوتی فلانە کەس فلانە قاری دەربکاتەوە لە خۆیە ئەمە بەڕاستی ئەگەر قاریە زۆر متەمەکین بێت لە سانەوەی سەوتەکە ئەتوانێت دەربکاتەوە لە ساڵسەد تەقلیدی ساڵ لە سەدمانە تەقلیدێکی ترێ تەقلیدی نەغمی بێڵێن ئەم تەقلیدی نەغمیە زۆربەی قورآن خوێنانێک کەن کە مەسەن لە مەقتەعەکە شێخ عامر الکاظمی بە چەند مەقامی خوێندویەتی بە جۆرە ئەدایەکی جیاواز بتوانین وەکو ئەو بە شکلی ئەو ئەدا بکەیتەوە ئینشاءالله تەقلیدی نەغمیە إن شاء الله فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم أولم ير الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم الذي جعل لكم من الشجر الأخضر نارا فإذا أنتم منه توقدون. 'أعوذ بالله من الشيطان الرجيم. 'بسم الله الرحمن الرحيم. 'أولم ير الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين 'وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم 'قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم الذي جعل لكم من الشجر الأخضر نارا فإذا أنتم منه توقدون.
أوليس الذي خلق السماوات والأرض بقادر على أن يخلق مثلهم بلى وهو الخلاق العليم إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون فسبحان الذي بيده ملكوت كل شيء وإليه ترجعون صدق الله العظيم. سلام کاک باوەڕ بەڕێستیارۆ نابێ بەخۆ ویستم باسی ئەو بکەین کە لە ئەسنای قورآن خوێندنەکە تابیرم لەوە کردەوە ینی چەند خۆشە گەنجان ینی هەست بکە کە ئەگەر دەنگێکی تێدا زیاتر احتیمام بات بە بابەتی ئاینی ئەگەر سرود بێ ئەگەر لە خزمەت قورآنی پیرۆزدا بێت ینی ئامۆژگاری چییە بۆ گەنجانی کە ئەگەر دەنگێکی خۆشی تێدایە خی گەورە و بەهرەی پێیاوە بابێت لە قورآنی پیرۆزدا بەکاری بێنێت. طبعا خی گەورە کە کۆمەلگای مرۆڤایەتی دروست کردووە چەند سیفەتێکی تایبەت بەخشیەوە چەند کەسێک لە بەندەکانی بەڕاستی جا کەسانێک هەن بەهرەی شعر نووسینیان هەیە خی گەورە ئەو بەهرەی پیاون شاعرن چەند کەسێکمانەیە خی گەورە بەهرەیەکی پیاوە بڕیارێکی دروستەیە لە کەمترین کاتە ئەمە بەهرێکی خۆیە بەڕاستیکەی بەخشێت بە ئینسانەکان لەناو ئەم بەهرانەیە خی گەورە بەهرێکی داو بە ئینسان بەڕاستی بۆ خزمەتی کەلامەکەی خۆی ئەوش بەهرەی سەوتخۆشی و ئەدای مەقاماتە گەبی ئێنەمە پێناسەیەکی سەوتخۆشی بکەین بۆی کەسێک بزانێت کە ئەم شتەی تایە خۆی بدۆزێتەوە بی هەر قاریە کە ئێمە لە مامۆستانی خۆمان وەرمان کردووە ئەم پێناسانە هەر قاریە بتوانێت ئەدای مەقامی هەبێت بەبێ ئەوەی نەشاز لە مەقام و لە سەوتەکە بکات ئەمە پێوترێ سەوتخۆش جا هەر کەسێک توانێت ئەدای مەقامی هەبێت بەڕاستی حیفە خۆی دوا بخات لەم بوارە جا بەڕاستی لە قورآن خوێندنەوە هەم قەساید و مەداحی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کە بەڕاستی هەردوو بوارەکە خزمەتی خۆیانەکەن لە بواری ئیسلامەتیە ئینشاءالله طبعا ئەم جیلەش کە تازە لە دوای 2000ەکان الحەمدولillah قورآن خوێنی زۆر باشمان تیا دەرکەوتۆ بەڕاستی ئینشاءالله داواکەنە خۆی گەورە ئیخلاسمان پێبەخشێ زیاتر ئینشاءالله ئەم سەباوەڕ لە ئێستا کۆمەڵێک دەستگا هەن کە گرنگیان بە قورآن خوێندن یاخود کۆمەڵێکی زۆر تەلەڤیزیۆن ژمارەیەکی زۆر قورآن خوێنیان پێگەیاندووە و ساڵانە بە ژمارەیەکی زۆر ئیجازی قورآن خوێندنەوە ئەدەن دووبارە مامۆستای تر پێگەێنەوە ئەمانە تا چەندێک سوودیان گەیاندوو بە کۆمەڵگەی خود ئێوە وەکو قورآن خوێنان ڕۆڵی ئەم ڕێکخراو و دام دەستگایانە چۆن هەڵەسەنگێن؟ بەڵێ طبعا بەڕاستی لە کوردستان الحەمدولillah جیاوازە ساڵانی پێش و لەم ساڵانی دواییە چەند دەستگا و چەند ڕێکخراوێک دروست بوون بەڕاستی جێ خۆیەتی دەستخۆشیان لێ بکرێت کە بەڕاستی خزمەتی قورآنەکەن بۆ پێگانی ئەهلی قورآن بەڕاستی بۆ پێگانی تەلەڤەکانی قورآن لەوانە دەستگای نوێری حیکمە کە بەڕاستی چەندین لقی هەیە لە سەرتاسەری کوردستانە کە بەڕاستی خزمەتێکی زۆر گەورەکات بۆ خۆم لەوێ الحەمدولillah کە قوتابی قورآنم لە لای مامۆستای خۆشەویست مامۆستا عومەر نەجمەدین لێرە سڵاو و ڕێزمەی بووی بەڕاستی جێ خۆیەتی جێدەستیان دیارە هەروەها ڕێکخراوی ئیقرا کە بەڕاستی ئەوانیش لە لای خۆیانەوانێ بەڕاستی جوهرێکی زۆر گەوریان کردو بۆ خزمەتی قورآن بۆ پێگانی قورآن خوێنان بەڕاستی و لە کوردستانیشە بەڕاستی پێویستە چونکە کۆمەڵگایەکی موسڵمانین بەڕاستی ئەبێت ینی مۆرکی موسڵمانەتیمان پێوە دیارێکە لە بەم دەستگایانەوە خزمەتی قورآن بکەین ئینشاءالله. ئەم پرسیارم ئەەکەم و دواتر دێنەوە سەر خوێندنی قورآنی پیرۆز ئێوە هیچ هەوڵێک درراوە چ لەلایەن سەنتەرەکانەوە بێت ڕێکخراوە بێ حکوومەت بێت بۆی کە بەشدار بن لە فستیڤاڵەکانی نێودەوڵەتیەکان چ عێراق بێت چ دەرەوە بێت؟ بەڵێ طبعا لە ڕووی ئەوەی گرنگی پێدان خزمەت کراوە لە بواری قورآنە بەڵام گرنگی پێدان بەڕاستی زۆر زۆر لاوازە هەم لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی حکمیەوە بەڕاستی وەکو فیستیڤاڵ من وەکو خۆم کە الحەمدولillah قورآن خوێنەکەم بەڕاستی تایسی بێژاری هیچ فیستیڤاڵێکم نەکردووە
چکە بەڕاستی فیستیڤال هەر لە سەرتاسەی کوردستان نەک عێراق و دەرەوەش بەڕاستی چەند کەسانێک هەڵەسمەکردنەوەی فیستیڤال بەڕاستی شتەکە ئیستیقلال کراوە لەلایەن چەند کەسێکەوە بەڕاستی بە تێچوویەکی زۆر قورئان خوێنێن لە دەروی وڵاتەوە بۆ ناو وڵات ینی بەڕاستی چێژی ئەوەش نییە کە گەنجێکی کورد بچێ ئەو قورئانە بخوێنێتەوە بەڵام لە ڕووی تاکە کەسیەوە ئیسە من و خۆم لە ڕووی مسابقات و مشارەکەمان زیاترە وەک لە فیستیڤال و ئەوانە کە الحەمدوللا لە کوردستان و سەرتاسەری عێراق و وڵاتانی میسر و لوبنانیش بەشداریم کردووە لە مسابقات لە ڕێگەی تاکە کەسی شخصی خۆم زۆر باشە گەر بە کورتی چەند ئاەتێکی دیکەمان بۆ بخوێنینەوە أعوذ بالله من الشيطان الرجيم أولم يرون الملائكة لا بشرى يومئذ للمجرمين ويقولون حجرا محجورا وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن مقيلا ويوم تشقق السماء بالغمام ويوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا الملك يومئذ الحق للرحمن وكان يوما على الكافرين عسيرا ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين وكفى بربك هاديا ونصيرا صدق الله العظيم خۆش بێت دەنگە پارێزرا بێت ئینشاءالله زۆر سپاس بۆ کاک باوەڕشێ خالید قورئان خوێندنی خوا بەخێر بێت سپاس بە ئێوەش سپاس بە ئێوەش بەڵا زان و خۆشەویستان هەمیشە بەردەوام هەتاوەکو خوای گەورە تەمەنەمان پێ دەبەخشێت لە خزمەت قورئانی پیرۆزدابین هێشتا کەمە و لەسەرمان واجبە کە بیخوێنینەوە و فێری بین و زیاتر گرنگی پێ بدەین کە بێگومان سوودی دەبێت هەم بۆ دنیامان و هەم بۆ دوا ڕۆژمان ئینشاءالله. بەڵازان خۆشەویستان لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لە ئەنجامدانی پاڵەوانێتی یاری تایکواندۆ دەکەین کە ئەم پاڵەوانێتیە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی پارێزەکانی عێراقدا ئەنجام دراوە.
لە هەولێر منداڵێک توانێتی لە سەر ئاستی هەموو پارێزگەکانی عێراق پلەی یەکەم بەدەست بێنێت کە بزانین باز لە ئەزمموی خۆی دەکەین و باز لە ئەنجامدانی ئەم جۆرە وەرشە دەکەین لە لەیم کوردستان دەبزانین تا چەند گرنگی پێدەدرێت و بایەخی پێدەدرێت گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان کە لە هەولێرەوە میوانی بەرنامی پامی ڕۆژە بەڕێز مامۆستا علی سەرکەوت ڕاهێنەری تایکواندۆ. مامۆستا یان سڵای خوا لێبێ، سپاس بۆم دەرفەتە. سڵاو لێبێ مامۆستا، بەخێر بێ. بەڵێ دیارە مامۆستا ئامادەنی ئەم جۆرە وەرشانە چەنە گرنگی و تایبەتیەکی زۆری پێدەدرێت و زۆری لە گەنجان لە ئێستادا ئەم وەرشە ئەنجام دەدەن و لە هەمووی گرنگترەوەیە کە بەشداری بکەن لەم جۆرە پاڵەوانێتیانە بینی ومانە لە پێشووتیشدا بەرنامەکانی پێشووترماندا کۆمەڵی گەنجمان بانکردن کە لە دەرەوەی عێراقیشدا بەشداریان کرد و توانیویان چەند پلەیەک بەدەست بێن کە مەش گرنگی و بایەخێکی زۆری هەیە. ئەگەر حکوومەت و لایەنپەیوەنددارەکان زیاتر گرنگیان پێ بدەن بێگومان دەتوانن دەستکەوتێکی زۆر باش لە بواری وەرزشدا بۆ هەریم کوردستان بێنەوە. دەچمەوە لای میوانەکەم بەڕێز مامۆستا علی سەرکەوت ڕاهێنەری تایکواندۆ. مامۆستا علیگیان سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوا لە ئێوەش زۆر سپاس. زۆر سپاس دەکەین مامۆستا. ئەگەر کەمێکی دیکە ئەمە لە ڕابردوودا باسیشمان کردو بەڵام دووبارە باسی بکەیت و یاری تایکواندۆ لە چی پێک دێت دەگەر باسێک لەم یاریە بکەیت. بڵێ یاری تایکواندۆ پێش هەموو شتێکی وەرزشی سەلامەتە. یاری تایکواندۆ 180 پێیە، 120 دەستە، هونەرێکی بەرگری شاراوەیە. بەڵێ بەڵێ مامۆستا ئەگەر باز لە ئەنجامدانی ئەو پاڵەوانێتە بکەی کە لە عێراقدا ئەنجامدرا ئەمە چۆن چۆنی بوو، چۆن ئێوە بەشداریتان کرد لەم جۆرە پاڵەوانێتە؟ بەڵێ ئێمە قوتابخانەی تایکواندۆی پاڵەوانان سەر بەیانەی وەرزشی زیان بەشدار بووین لە بطولة الكاسی سەفیر الکۆری الثانی واتە پاڵەوانێتی کاسی بالیۆزی کۆری دووەم. ئێمە وەکو یانەی وەرزشی زیان بەشداریمان کرد کە بە بەشداری 89 یانە لەسەر ئاستی هەموو پارێزگەکانی عێراق بە بەشداری 600 یاریزان. ئەمین ئیبراهیم یاریزانی بەتوانە. ئەمین ئیبراهیم توانی لە کێشی خۆی پلەی یەکەم بەدەست بێنیت و ئەمین ئیبراهیم تاکە یاریزانی کورد شانی باسە بە باشترین یاریزانی پاڵەوانەکەی دومی جامی بالیۆزی کۆری دیاری بکرێت. دواتریش ناوی چووە ناوی ڕێزی هەڵبژاردی عێراق بۆ یاری تایکواندۆ. ئەوە لە کاتێکدایە ئەمین ئیبراهیم تەمەنی 11 ساڵە و لە کێشی 33 کیلۆگرامە و خەڵکی شاری هەولێرە و قوتابی پۆلی شەشەمی بنەڕەتیا. ئەمین ئیبراهیم ماوەی 3 ساڵە ئەم تایکواندۆ دەکات بە بەردەوامی مەشقۆڕاینان لە ژێر سەرپەرشتی خۆمانە. بەڵێ دەستی خۆش بێت، هیوای سەرکەوتنی زیاتری بۆ دەخوازیین. ئەم بەشداریکردنی لەم پاڵەوانێتیە تا چەند دەبێتە مایە ئەوەی کە لە پاڵەوانێتیەکی دیکەواتە ئەم سەرکەوتنی کە بەدەستی هێناوە لە پاڵەوانێتیەکانی نێودەوڵەتی و جیهانیەکان بەشداری بکات، هەڵبەتە گەر کەسانێکە بن کە هاوکارتان بن. بەڵێ بە تاکید مەبەستی من زیاتر پارە و شت نییە، زیاتر مەبەستی من پەروەردە و فێرکردنە. وەرزش بێ پەروەردە سەرکەوتو نابێتن. دواتر دەبێت ئێمە پشتگیری زیاتر بکرین لەبەرەوەی کاری ڕاهێنەرایەتی کارێکی پیرۆزە. ئەو خەڵکە بە دوور دەگرین لە کاری خراپە و مەشروبات و گازینۆ و ئەو شتانە. وە کەسانی دەوڵەمەند پێویستە ئەوانەی کە خەستەخانە و ئەوانەی بنکەی تەندروستی و ئەوانەی مزگەوت و ئەو شتانە کە دروست دەکەن پێویستە بەم شێوازەژ هەمان شتدا کە یارمەتی وەرزش بدرێتن. زۆر باشە لە شاری هەولێر گەنجان یاخودە منداڵانی کە لەو تەمەنەدان کە وەکو کاگەمین توانیویانە ئەو پلەیە بەدەست بێن تا چەند گرنگی پێدەدرێت وە تا چەند هانی کەسانی دیکە دەگرێت کە ئەگەر حەزیان لێبێت بەشدار لەم جۆرە وەرشەوە زیاتر پەرەی پێ بدرێت. دڵنیام ئەگەر پەرە بدرێ بەم وەرشەوە کەسانی زۆر باشمانە دەتوانن لە پاڵەوانێتیە جیهانیەکاندا بەشداری بکەن. بە تاکید ئینشاڵڵا بەماوەکی زۆر کووردا کاکە ئەمین ئێستا لە سوپاس بەخوا لە ڕیزی هەڵبژاردی عێراقدایە ئەلحەمدولیلا بە زووترین لەم ماوەیە بە زووترین کات ئینشاڵڵا بۆ بتوڵەی ئاسیا بانکێش دەکرێن کە بچن بۆ بە پاڵەوانەتی ئاسیای کاڵە ئینشاڵڵا کە بەشداری تێدا بکەن. زۆر باشە. لە شاری هەولێر چەند فێرگە هەیە بۆ فێربوونی ئەم وەرزشە؟
لە شاری هەولێر فێرگە زۆرن بەڵام تا بە حقەتە هەموو فێرکان وەکو یەک نییە ئێمە سوپاس بۆخوا بە شێوازێکی زۆر ئەکادیمی کارەکانی خۆمان بەڕێوە دەبین سوپاس بخوا خاوەنی زۆر پاڵەوانە نشین بەڵام ئەوەتەیە ئەگەر پشتگیری بکرین باشتر دەبین ئینشاءالله ئەمە یەک بە خۆمەکو خۆمەکو ڕاهێنەر تا ئێستا تەنها بە خۆم لە ڕووی مادی پشتگیری خۆم دەکەم بە حقەتەن لە ڕووی معنەویش ئەلحەمدولە کەسانێکی زۆر پشتگیریم دەکەن بەڵام لە ڕووی مادی تا ئێستا هەر خۆم پشتگیری خۆم کردووە. باش مام ساعلی لە هەرێمی کوردستانە ئەستی یاری تایکواندۆ چۆن هەڵەسەنگێنن و هەروایە ئەمە هیچ پاڵەوانی تێکمانەیە کە لە ناو هەرێمی کوردستانە ئەنجام بدەین و ئەو یانە و یاریزانانەی کە لە هەرێمی کوردستانان بەشداری تێدا بکەن. بڵێ لە هەرێمی کوردستان بەڕاستی خاوەنی زۆر پاڵەوانین بەڵام ئێستا وەکو نادیەکان وەکو نادی جیهانەمە خۆسەر بەیانی وەرچی جیانین بەڕاستی لە ڕێی کەناڵی بەڕێزەکەتان پێمان خۆشە هەم یارمەتی یانەی وەرزشی جیان بدرێ کە ئەوانش یارمەتی مە بدەن زیاتر ئەوان زۆر یارمەتی دەرمان بوونە و بەڵام لە هەمان کاتدا هێشتا گەر زیاتر هانمان بدەن لە ڕووی مادی ئێمە دەتوانین زیاتر یاریزان هام بدەین و زیاتر پشتگیری یاریزان بکەین و چکە ئەو بتوڵاتانەی کە دەکرێتن هەمووی بە مادەیە ئەگەر پارەت نەبی زەحمەتە بەڵام ئێستا لە هەولێر ئەلحەمدوللا لە کوردستان بەعام خاوەنی پاڵەوانی زۆر باشین بەڵام وەکو نادیەکان بە حەقەتەن پشتگیرێکی وا ناکرێ بەو ڕادەیە. کاک علی ئەگە بینەوە سەر باسکردنی پاڵەوانێتی کە لە عێراقدا ئەنجام درا لە چه پارێزگایەک بوو ئەو پاڵەوانتێتان ئەنجام دایا هەموو پارێزگاکانی عێراق تێیدا بەشدار بوون و پارێزگای هەولێر چەند کەس بوون لە تەمەنی کاگەمیندا کە بەشدار بوون لەوێ؟ بەڵێ لە ئەو پارێزگای لە شاری بەغدا بەڕێوە چوو لە قاعەی شەعب لە شاری بەغدا ئەم پاڵەوانێتیە لە سەرجەم پارێزگەکانی عێراق بووە ئەوە بوتوڵی عێراق یعنی بوتوڵەکی زۆر زەخمە بەڕاستی سەرکەوتن تایدا زەحمەتە بەڕاستی و بە تایبەت ئەو یاریزانە کە تەمەنی 11 ساڵە توانی ببێتە براوە توانی ببتە یەکەم لەسەر ئاستی هەمووی عێراق بەڕاستی ئەمە جورئەتێکی زۆر زۆر باشی دەوێتن من لێرەوە دەستخۆشی لە داک و بابی بەڕێزیان دەکەم بەڕاستی بە هەموو جۆرەك ئەوان پاڵپشتی کوڕەکەیان دەکەن و هیوادارم لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتان داک و باب زیاتر گرنگی بە مناڵەکەی بدا و زیاتر هانی بدا بە وەرزشی تایکواندۆ. زۆر باشە کاک علی پێمان خۆش بوو کە ئەنی میوانی بەرنامەکەمان بووە بۆیە لەوانەیە بۆی پرۆسی خوێندنەوە نەیتوانی بێ بەشدار بێت لە بەرنامەکەمان بەڵام ئەگەر کەمێک باز لە ژیانی خۆی بکەی وەک مامۆستایە کە ئاگاداریتی وە ڕاهێنەری ئەویت ئەو چۆن کاتەکانی بۆ ئەم وەرشە ئەنجام تەرخان دەکات وە ئەم وەرشە ئەنجام دەدات تاوەکو سوپاس بۆ خواتوانێتی ئەو پاڵەوانێتیە بەدەست بێنێت. بەڵێ پێم خۆشە شتێک باز بکەم لە کەناڵەکەتان ئەمین ئیبراهیم دایک و باوکی بەڕێزی ئەمن بە ئەوەی بە حەسەب ئەوەی کە دوکانی وەرزشیم هەیە لە هەولێر ئەوان هاتن بۆ لای من وتیان ئەو کوڕەمان ئەوە جلی تۆپانەی دەوێتن ئەو کوڕیان بەهرەدار بۆ کوڕەشی زۆر ئەمیش گوتم باشە لۆ جلی تۆپانەی لە بۆ دەکڕی جلی تایکواندۆی لێ بکڕن گوتم لە هەمان کاتدا ئەو کوڕی خۆتان بینن لای من ئەمن دەتوانم ئیشی لەسەر بکەم لەسەر ئاستی بڵێ ئەو باوکی ڤیددیوەیەکی نیشادام کوڕەکەی تەقلە و شتی لێ دەدا یعنی ئەوە خەلفی پێ دەڵێن پشتا و پشت لەو کاتەیدا ئەمن پێم وتم بە داک و بابی وتم کاکاوە ئەو کوڕنگۆ بەهرەدارە ینی خوای گەورە بارەی پێدایە ئەمین ئیبراهیم سوپاس بۆ خوا عەقلی پێش عومری کەوتیتەوە لەبەر هەندی ئەمن بە داک و بابی ئەوم وت وتم کاکە ئەو کوڕی خۆتان بینە لای من ئەمن ئیشاڵە ئەو یەک شتی نقوستان ئەو کوڕە تەنها ئیدارەی دەبی لەسەر بکرێتن سوپاس بەخۆ ئەمین ئیبراهیم هاتە لای ئێمە و کو وعدەکە بە داک و بابیدا ئەوها بەو شێوازەش بۆ لەسەر ئاستی هەولێر پلەی یەکەم بەدەستینایە و لەسەر ئاستی عێراق الحەمدولە پلەی یەکەم بەدەستینایە ئەمین ئیبراهیم کە لە بوتوڵی عێراق کە یاری کرد بەرامبەر بە 6 یاریزان وەستەوە هەر 6 یاریزانی سوپاس بەخوا براوە بوو
توانی بە جوولەی سەرنجڕاکێشت سەرجەم ڕکابەرەکانی ڕابماڵیتن. ئەمین ئیبراهیم ئەمن یەک بەخۆم زۆر لە نزیکەوە ئاگام لەیتی لەگەڵ داک و بابی بەڕێزیان ئەوانیش پاڵپشتێکی زۆر باشی دەکەن حتممە بێ پاڵپشتی دایک و باوک ئەو سەرکردنە گەورەی بەدەست نایەتن. بەڵام ئەلحەمدولە لە نزیکەوە بە مەشقەچی ئەکادیمی کەوا ماوەی 3 ساڵ ئەمین ئیبراهیم لا ئێمن تەمرین دەکا و سوپاس بۆخوا لەسەر ئاستی عێراق توانی پلە یەکەم بەدەستبینی و بەم نزیکانەش پشتیوان بەخوا ئینشاڵە دەبتە کوڕە کوردێک و پاڵەوانی دنیا ئینشاءڵڵا. زۆر باشە مەم ساعلی لە ئێستا زۆربەی دایک و باوکان بەدەستەوە ناڵێن کە مناڵەکانیان خۆی داوەتە یاریە ئەلکترۆنیەکان و موبایل و ئایپاد بەشێکی زۆری ژیانیانی داگیر کردووە. ئێوە چۆن ڕێنمایی دایکان و باوکانەکەن کە هانی مناڵەکانیان بن خوبەنە ئەم جۆرە وەرزشانە هونەرەکانی بەرگریە یاری تۆپی پێ یاخود هەر یارێکی ترە کە سوودی جەستەیی و تەندروستی ئەگەیەنێ بە مناڵەکانیان و مێشکی مناڵەکانیان فراوانەکە. ئەفۆن وڵی پرسیارەکە تێنەگەیشتم. مەبەستمەوەیە دایکان و باوکان ئێستا گلەی ئەوە کە منداڵەکانیان کە زۆر مۆبایل بەکارهێن یاخود یاری ئەلکترۆنیەکان زۆر ئەکەن. ئێوە چۆن ڕێنمایی ئەم دایک و باوکانەکەن کە یارمەتی مناڵەکانیان بنواز لە مۆبایل بێن و خەریکی یاریەکی وەرزشی وەکو تایکواندۆ یاخود هەر بابەتێکی تری هوەری بەرگری و هەر وەرزشێکی تر بێ کە ئەم مناڵە و دایک و باوکەکەش ئیستفادەی لێ بکەن. بەڵێ بەتاکید زۆر سپاس. ئەمە دەست خۆش پرسیارەکە زۆر جوانە. ئەمن لەڕێی کەناڵە بەڕێزەکەتان داوات دەکەم لە هەموو دایک و باوکان بەڕاستی وەرزشی تایکواندۆ وەرزشی زۆر سەلامەتە لەڕێی کەناڵەکەتان دایک و باوکە بەڕێزەکان با زیاتر هانی مناڵەکانیان بدەن وەکو خۆشمان ئەمە لە قوتابخانەی تایکواندۆی پاڵەوانان ڕۆژانە حازڕەیان بۆ دەدەین کەوا بە دوور بن لە ئایپاد ئەو ئایپادەی کە ئێستا مێشتی خەڵکی کاوەڵ کردیا و بە دوور بن لە کەسانی خراپ و لە کەسانی سەرجادە و دوور بن لە چەق و کێشان و گازینۆ و ئەو بابەتانە لیان دوور بن و ئێمەش ڕێنمایی تایبەتمان هەیە بە قوتابە بەڕێزەکانمان کەوا ڕێنمایی دەکرێن لەوەی کە دوور بن لە مۆبایل و ئەو شتانە کە بەکاردێن. ئێستا لە هۆڵەکەی خۆم چالاکی ئەنجام بدەم مەقسەد چالاکیەکەیە ئەوەیە کام یاریزان بتوانێت بە کەمترین کات ئایپاد یان مۆبایل بەکاربێنێ. ئەم لە لای خۆم هەفتانە یان ئەو تێمانگانە جار بەجار دادەنێن خەڵاتی تایبەتی دەدەم ئەو منداڵانەی کەوا مۆبایل یان ئایپاد کەمتر بەکاردەینن و کە بەکارش بینن لە بۆ کاری باشە زیاتر بەکاری بینن. مامۆستا تا چەند گرنگە لایەنە پەیوەنددارەکان بە ئەهمیەت و بە گرنگیەوە سێری ئەم جۆرە وەرزشانە بکەن کاتێکە کوردێک خەڵکی پارێزگایەک هەر پارێزگایەکیم هەرێمە بێت توانیەتی پلە یەکەم بەدەست بێنێت و کاتێک کە دەگەڕێتەوە پێشوازێکی گەرمی لێ بکرێت و زیاتر هاان بدرێ بۆی کە بتوانێت پەرە بە توانای خۆی بدا. زۆر جار نەبوونی هاندان نەبوونی احتیمام نەدان بەو کەسی کە بەشداری کردو بە سادەی گەڕاوەتەوە کەس ئاوری لە نەداوەتەوە وای کردو کە پاشەکشێ بکە لەو بەهرەی کە هەیەی گرنگیدان بۆ کەسانە تا چەند گرنگە چ لایەن حکوومەت هێرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکانەوە بێت لایەن ئەشخاص و کەسانی دەستڕۆشتووە بێت لە لێو ئەم هەرێمەدا. پرسیارەکی زۆر جوانە زۆر سپاس. بەڕاستی بە هیچ شێوازەک کەس ئەو پێشوازی گەرمەی لێ نەکردین کەوا ئەمە ئەمین ئیبراهیم لە تەمەنی 11 ساڵە توانی لەسەر ئاستی هەموو عێراق بباتەوە ببتە یەکەمی ئاستی عێراق و لە هەمان کاتدا هەڵبژێردرا بە باشترین یاریزانی پاڵەوانیتەکەی. سەرۆکی ئیتحادی عێراق ڕاستەوخۆ بانگهێشتی کاکەمینی کرد بۆ لای خۆی و وێنەی تایبەتی ئەویستا لە وێنەکە لەسەر شاشەکە ڕادیارە وێنەی تایبەتی لەگەڵ داگرت و وتی ئەو منداڵێکی زۆر بەهرەدارە منداڵەکە تەمرینێکی زۆر ئەکادیمی پێکرایە بەڵام بە هیچ شێوازە ینی پێشوازێکی وا گەرمان لێ نەکرا کەوا ئێمە هێشتا گەرم و گرتر بین زیاتر بین و زیاتر پاڵەوانی باشتر بەرەو هام بدەین و بەرەو پاڵەوانیتەکان بڕێوە بچین. پێم خۆشە لە ڕووی کەناڵە بەڕێزەکەتان بەڕاستی بەو جۆرە پاڵەوانێکە کە کرایە پاڵەوانتی عێراق ئێستا الحەمدولە کوڕە کوردێک بۆ پاڵەوانی عێراق و بەم نزیکانش پاڵەوانی ئاسیا بەشدار دەبێتن و دەبێتە ئیشاڵە پشتیوان بەخوا یەکەمی ئاسیا. بەڵام پێم خۆشە پژگیری زیاتر بکرێ بەڕاستی لە ڕووی هەولێرەوە وەکو یانەی وەرزشی جیان بەڕاستی زۆر پاڵپشتیمان دەکەن و بەڵام کەسانیت کە بە هیچ شێوازەک
نە پاڵپشتی کراینە و نە پێشوازی لێکرانە بە پێشواژێکی گەرم بەڵام سوپاسی دایک و باوکی دەکەم ئەوان پاڵپشتێکی زۆر باشی دەکەن و وەکو خۆم و پاڵپشتی زۆر تایبەتی کاکەمین دەکەم و پاڵەوانی خۆشەویستم کە وەکو یاریدەری ڕاهێنەرە ئەو پاڵپشتێکی زۆر باشی کاکەمین دەکەن و بەو شێوازە دەبی. مامۆساعالی ئێمەش وەکو کەناڵی ئاسمانی پێیان ینی هەر کاتێک کە پاڵەوانێتێکتان ئەنجام داوەی لە دەستماندا بێت لە ڕاگەاندنەوە بۆتان بڵاو دەکەین و احتیمامی پێ دەدەین ئینشاءالله. ئینشاءالله دەستان خۆشبی زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان دەستان خۆشبی دەمەوێت لێرەوە زۆر سپاسی ئەو بەڕێزانە بکەم کەوا پاڵپشتیان کردومە وەکو یانەی وەرزشی جیان دکتۆر ڕزگار بەڕاستی پاڵپشتێکی زۆر بێوێنەمان دەکاتن لە ڕووی معنەوی و لە ڕووی مادی و پاڵپشتی کردینە بەڵام لە ڕووی معنەوی زیاتر بۆ سپاس بۆ خوا من سپاسی دەکەم لێرەوە بەڕێز مامۆستا سیروان خەمخۆری وەرزشوانان خەمخۆری قاعەکەی خۆم بە تایبەت مامۆستا سیروان لێرەوە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی مامۆستا سیروان پێشەنگە بەڕاستی وەرزشوانێکی زۆر بەڕێزە مامۆستا سیروان لەمە خۆشەویستە و دایک و باوکی خۆشەویستم چونکە من دایکم ڕیازی بووە ئەو ڕیازیە ئەو خۆشەویستی وەرزشە لە دایکەوە لە بۆ مایتەوە وەلامان کە دە بابی خۆشەویستم و براکانی خۆشەویستم و خوشی بەڕێزم و پاڵەوانی خۆشەویستم کە یاریدەری خۆمە بەڕێز محەممەد شاکر ئەحمەد پاڵەوانی عێراق سوپاس بخوا ئەویش پاڵپشتێکی باشم دەکا و دکتۆر مەحموود و محەممەد جەبار کاپتن محەممەد جەبار و کاک ڕۆستەم کاکەمین کاک حوسێن و ئەو کەسانەی کەوا بە وشەیەکی ژبی پاڵپشتیان کردمە من سوپاسیان دەکەم لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم سلااوڕێزم لێیان هەیە بە تایبەت بۆ مامۆستای خۆشەویستم مامۆستا محەممەد عەبدولعەزیز کە ئێستا وەکو خۆم وەکو ڕاینەرێک کاری ڕاینەراتی دەکەم سوپاسی دەکەم پاڵپشتێکی تەواومە لە ڕووی معنەویەوە. زۆر باش مامۆساعالی سپاس دەکەین بۆ ئامادەبوونی هیوای سەرکەوتن بۆ تەواوی ئەو یاریزانانە خوازیین کە لەم بارەیە ڕاهێنانەکەن و بەشداری پاڵەوانەتیەکانەکەن دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ مامۆساعالی سەرکەوت ڕاهێنەری تایکواندۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان نابوو. بەڵازان دەچینە لای سرودێکی سامی یوسف بۆ دڵ و دەرونی ئارامی هەمومان پێکەوە بینەری دەبین. که یادت از همه پیر و جوان دل میرو باید به هوای کوی تو خلص دل هر میگشاید هم امید قلبی هم پناه جانی نور مطلق زمین و آسمانی جلوه زیبایی های بیکرانی تو شدی دنیای من رویای من ای جان جانان رود از چشمان من اشکم به یادت همچو باران با تو در امانم جز تو من ندانم بی تو بی پناه و بی نام و نشانم بی تو در تاریکیم راهی ندانم تا نفس در سینه دارم اسم تو بنت زبانم عطر دلخواه و شمیم عشق تو آرام جانم نور بیکرانی لطف جاودانی من گنهکارم ولی تو مهربانی بحر قلب عاشقان تو نشانی بی تو ای آرام جان ای مهربان تنها ترینم تا ابد در کوی تو عاشق ترین فرد زمینم یاد تو توانم جز تو من ندانم ای امید و آرزو جاودانم باعث آرامش روح و روانم
به هوای کوی تو هر لحظه پر می‌گشاید با تو در امانم جز تو من ندارم ای امید و آرزوی جاودانم باعث آرامش روح و روانم تو شدی دنیای من رویای من ای جان جانم رود از چشمان من اشکم به یادت همچو باران با تو در امانم ای امید جانم بی تو بی پناه و بی نام و نشانم بی تو در تاریکیم راهی ندانم بی تو در تاریکیم راهی ندانم بی تو در تاریکیم راهی ندانم بی تو در تاریکیم راهی ندانم. والله عزیزان سڵاتان لەبێت دووبارە چینە لای ناوڕێکم دیسانە گەڕێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گێگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گێگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ ئازیزان لە تەوەریستێمە قسەکەین لەسەر ڕۆژی جیهانی تەلەڤیزۆن و ڕۆڵی تەلەڤیزۆن لەناو کۆمەڵگەیە بزانێکین تەلەڤیزۆن لەو پانتایی کە لە بەردەستایەتی چۆن کارەکە و هەروەها ئەو جێگرەوانەی کە دروست بوون ئەتوان لە شوێنی تەلەڤیزۆن و جێ بە تەلەڤیزۆن لەقب بکەن یاخود گرنگی و پێگەی وەکو خۆی ئەمێنێتەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆری حێڕەشایی مامۆستای کۆمان کردووە و زیاتر گفتوگۆکەین. کاک دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. زۆر بەخێر بێت. ڕۆژی جیهانی تەلەڤیزۆن لە بەڕێستا وەکو مامۆستایەک لە بواری میدیا و هەروەها هەموو میدیاکارانی تەلەڤیزۆن پیرۆزەکەین و ئەمێ باسی ئەوە بکەم لەوە دەست پێ بکەم لە ئێستایا کۆمەڵێک بەدیل جێگرەوە دروستبوون بۆ تەلەڤیزۆن و سۆشیال میدیا و هەروەها میدیا ئەلکترۆنی ئەمانە توانێت جێ بە تەلەڤیزۆن لەقب بکات و تەلەڤیزۆنی تر باوی نەمێنە. بەناوی خۆی گەورە دەرێمە لە تەلەڤیزۆنەوە باز لە ڕۆژی جیهانی تەلەڤیزۆن نەکەین سەدەیەکە تەمەنی تەلەڤیزۆن سەدەیەکی زۆرە نزیکی 200 ساڵ نزیکە بینەوە کە تەلەڤیزۆن بۆ یەکەمین جار لە بیستەکانی سەدەی پێشوە وردەوردە هاتە ناو خەڵکەوە و بە خێرایەکی زۆر سیر کاریگەری لەسەر خەڵک دروست کرد و دوای لێ هاتوو بۆ پێداویستی ژیان ینی هەندێک لە پسپۆڕانی بواری ڕاگەاندن گەشتە ئەو قەناعەتەی کە ئەگەر ماڵێک ئەندامەکانی خێزانی 5 کەس بێ 5 نییە 6 تەلەڤیزۆنیان کرد بە ئەندامی خێزانی شەشەم هەندە کاریگەری لەسەر خەڵک دروست کرد وای لێ هات تۆ ڕەنگە پێداویستەکانی ژیانت نەبوو بێ بەڵام بیر لەوە کرد تەلەڤیزۆنێکە دەبێت لە ماڵەکەتەوە بوو بە ئەساسیاتی حیات ینی لە پاڵبوونی پێداویستەکانی ژیان لە ناو خێزانێکە تەلەڤیزۆنی ژیکێک بوو لە پێداویستی سەرەکیەکان و تا ئێستاش تقریباً هەروایە و وردە کاریگەریەکەی هەڵکشا بە تایبەتی لە بواری سیاسیە و لە بواری کۆمەڵایەتی ئەم دوو مەجالە زۆر تەسیر و کاریگەری کرد لە بواری کۆمەڵایەتیە بە حکمی ئەوەی کە بڵاوکردنەوەی زنجیرە تەمسیلی و بابەتی تەرفیهی و پێدانی هەواڵ و زانیاری وای کرد کە خێزان بێتە مەزدەری سەرچاوی زانیاری بۆیان
لە بواری سیاسی شابوردە و لە تەلەڤیزیۆن بەتایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانە تەلەڤیزیۆن بووە ئامڕازێکی زۆر سەرەکی و زۆر گرنگ بۆ بڵاوکردنی بانکەشەی هەڵبژاردن و ئەو کاندیدەی بیتوانێت بە باشی تەلەڤیزیۆن بەکاربهێنێ ئەیتوانی تەسیر و کاریگەری سەخەڵ دروست بکە و وای لێ هات کە بینەرانی تەلەڤیزیۆن بەتایبەتی لە ئەمریکا معدلی بینینیان تقریبا گەشتە نزیکی 6 تا 7 ساعت یعنی 7 ساعت زۆرە لە ڕۆژێکە هەموو هاوڵاتێکی ئەمریکی سری تەلەڤیزیۆنێکە تاوان وردەوردەمە گەشتە وڵاتانی ئێمە لای ئێمەش وردەورە تەلەڤیزیۆن بووە وەسیلەیەکی سەرنجڕاکێش و من بێرم دێت لە مامان لە هەڵەبجە بوو لە گەڕەکەمانە 3 تەلەڤیزیۆنی تیا بوو ئەنی 3 ماڵ تەلەڤیزیۆنیانە بوو خۆشبەختانەیەک لە ماڵەکان ماڵی مامی من بووی من نەمان بوو تەلەڤیزیۆن ئێمە ینی شانازیمانە کرد دڵمان خۆش بوو کە ماڵی ماممان تەلەڤیزیۆنیان هەیە و شەو ئەچوین بۆ بینینی تەلەڤیزیۆن و تا درەنگانێک ئەماینەوە و تەبان پەخشی تەلەڤیزیۆن لەو کاتە چەند ساعتێکی دیاریکراو بوو لە دوای مەغریبەوە تقریبا دەستی پێکرد تا 12 شەو بەڵام ئێستا تەبان تەلەڤیزیۆن لەسەر ئاستی جیهان بۆتە 24 کاتژمێری و تەسیر و کاریگەری گەورەی لەسەر خەڵک دروست کردووە بە جۆرێک کە بڕارەکانی سەرکردە سیاسەکان بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری جۆرێک لە دروستکردنی جەوی تەرفیهی بۆ خەڵک کاریگەری سیاسی کللتوری سەقافی لەسەر خەڵک بە شێوەیەکی گشتی دروست کردووە. زۆر باشە کاک دکتۆر هەمیشە بەردەوام کە باسی تەلەڤیزیۆن دێتە ئاراوە باز لە ڕکابەرەکانی دەکەن کە ڕکابەرێکی زۆری هەیە لە سۆشیال میدیا و ئەو تەکنۆلۆژیایی کە هاتووە بەڵام پێدوانیە کە هەر لەبەر خۆشەویستی و ئەو گرنگی پێدانی ئێمە هەرسێری سۆشیال میدیا دەکەین ینی زۆر جار بنوا بیرەکەمەوە باوا وێنەی بکەینەڵین بە تەلەڤیزیۆن تۆ گرنگتری با یەکەم جار شتەکان بۆ تۆ بێت یەکەم جار شتە باشەکان شتە گرنگەکان لێەوە ڕۆدواتر دێتە نێو سۆشیال میدیا و لەوانێ لەوێ دووبارە سێری بکەینەوە. خۆی من بابەتێکی جەدەلیە جێگەی مناقەشە و گفتوگۆی لەسەر ئاستی جیهان پرسیارێکە جەنابەت ئەوروژێنی لەسەر ئاستی جیهان ئەوروژێنرێ ئایا تەلەڤیزیۆن خۆری ئاوا بۆی هەشتا ماوە ئایا ئامڕازەکانی تر بوونەتە بەدیل وی هەر میدیاکە پێوترێ میدیای بەدیل میدیای جێگرەوەی کە جەنابەت لە بدایەتی بەنامەکە ئیشارەتی پێکرد. بە دوو نقطەی لێرا بێ ئەگامان لێبێ یەکەم خاڵ یەکەم ئەوەیە کە بە درێژایی دروستبوونی ئامڕازەکانی میدیا هەمیشە ئامڕازی دوای خۆی بۆتە هەڕەشە بۆ پێش خۆی بەمعنا کە چاپخانە بدایەت کە دروست بووە کە ڕۆژنامە دروست بووە بەدڵنیاییەوە خەڵک ڕۆژنامە سەرنجڕاکێشترەوە زیاتر بڵاوە بێتەوە هەواڵ و زانیاری تایەوە زیاتر خەڵک متابعەیەەکە خەڵک تەوەقع نەکەەوە شتێ پیا بێ دەنگیش بیانی و دوای وردەوە دەکە ڕادیۆ پیا بێ خەڵکێک کە خوێنەواریان نییە ڕێژەکەی زیاترە بێ نیە تۆ لە کوێ ڕۆژنامەیە کە خوێنەواریت هەبێ و کاغەز و بیکڕە لەکوێ دەنگەکە بێتە ماڵەوە فەرقی زۆر زۆرە. دوای ئەوردەوردە ئامڕازە میدیاکان گەشەکەن تەلەڤیزیۆن پێ بێت تەلەڤیزیۆن تەمانتر لە هەمووی سەرنجڕاکێشترە بێ ئیتر خۆی بە پێشببینی و تەوەقعات بێ وردەوردە ئەم رادیۆیە وا بکات کە ڕژنامە نەمێنێ و ئەم تەلەڤیزیۆنە وا بکات رادیۆکەش پێویست بەبیستن نکاتەوە وێنە و دەنگ و ڕنگ ببیت پێویست بۆ هەیە بەڵام تا ئەم لەحزەی ئێمە رادیۆ حزوری هەیە و کاریگەری هەیە ینی خەڵک لەناو ئۆتۆمبیلەکانە گوێ لە چێکرێ گوێ لە رادیۆ ئەگرێ خەڵک ژنانی ماڵەوە لە کاتی خواردن دروستکردنا چی دانێت لەنا رادیۆیەک دانێەوە گوێ لە رادیۆکە ئەگرێ لەسەر ئاستی جیهان تەمان باسی یاریمی کوردستان ناکەین چکە کاغەز لێرە تقریبا خۆری ئاوا بووە بەڵام لەسەر ئاستی جیهان تا ئێستا ڕۆژنامەکان حزوریان هەیە کاریگەریان هەیە و تەسیریان هەیە یەک بەڵگە بێنمە لەسەری کاغەز هێشتا تەسیری هەیە ئەم پێشانگای نێودەوڵەتی کتێبکە ئێستا حالێن هەیە لە شاری سلێمانی ئەو هەموو خەڵکە کاچن لەوێ ینی کتێبەکڕێنەوە ئەو هەموو دارن نەشراوە بەردەوام دارن نەشری تازە دروستەوە خانەی بڵاوکردنەوە ئەمە بەڵگەی لەسەوەی کاغەز هێشتا کاریگەری هەیە تۆ من زۆر جار لە محازەرەکانمان ڕاپرسێکم ناخوێنێت کارەکان مەلیانە پرسم کامیان برێتەوە سەرنجڕاکێشترە ئایا کتێبەکەت بەمە داونلۆدی و لە ئایپادەکە بخوێنیت تۆ یا بە کاغەزی خۆم وا پێشبینیەکەم ئەوەی داونلۆدی و کتێبەکە و ئایپادەکەت ڕێژەیەکەم بێنێ تا ئێستا تا 2021 من دووبارە یەکەمەوە تا 22 هەمیشە کاغەزەکە لە پێشترە پێشم سێر ینی گەنجان یان کاغەز چێژی زیاترە و هەڵدانەوەی لاپەڕەکان و هەتا هەنێک کەسێڵە بۆنی کتێب خۆش یان جۆرێک لە چێژ و تابێت ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم ئەوەیە بەڕاستی ینی ئەوەی مەبەستەکەم ئەو بوو ینی هەدەفەکەم لە قسەکان ئەمە بوو حاڵ یەکەم ئەوە بوو کە بڵێم ئام ڕازەکان هەمیشە ئەبنە هەڕەشە بۆ پێش خۆیان بەڵام ئام ڕازەکەی پێش خۆی ئەوێت بە هەندێک تەکنیک خۆی بپارێزێ و لە ساحەی منافەسا بمێنێتەوە رادیۆکە هەندێک تەکنیک بەکارێنێ تەلەڤیزیۆنەکە هەندێک تەکنیکە بەکارێنێ و ئیستیغلالی یەکتری ئەکەن بەمانە ئیسفادە لە تەکنیکی یەکتری ئەکەن یعنی تەلەڤیزیۆن چیەکە باسی سۆشیال میدیات بۆ کاڵێ ئەمڕۆ لە سۆشیال میدیا ئەوە ڕوویاوە رادیۆ دێت هەندێک
ینی مؤسراتی سەوتی ئەوانە خاتە ناو ڕادیۆکەی بۆ ئەوی تۆ سەرنجڕاکێشت ئاژانسەکانی هەواڵ پێش هەموو ئەمانن تا ئێستش هەر ماون ئاژانسی هەواڵ تەسیری هەیەەوە سەرچاوی هەواڵ بزانین خۆ بۆیە هەر نەمایە مادەم تۆ ئەمانە دەیەت پێست بە ئاژانسی هەواڵەیە. خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی ئەم جیاکاری کە هەیە بڵێ ئەم بێتە منافس بۆ ئەو خەریکە وردە وردە نەمێنێ ینی دیوارەکانی بینی ئامڕازە میدیەکان ڕۆژ بە ڕۆژ تەنکترە بن. وای لێ دێت کە تۆ هەمووی ئەبێ بە ماڵتی میدیا سەرکی واتە هەمووی بە یەک پاکێت سەرکی یعنی ئێستا تەلەڤزیۆن و ڕۆژنامە و رادیۆ و میدیا ئەلکترۆنی و کی ئەتوانێت جیان کاتەوە جیاکردنەوەی ئاسان نییە چونکە تۆ ئێستا لە ناو تەلەڤزیۆنەکە تا بە هەمان شێوە ئەتوانی میدیا ئەلکترۆنی بینی لە میدیا ئەلکترۆنیشە ئەتوانی گوێبیستی رادیۆ بی لەوێ ئەتوانی کاغەزەکان هەڵێتەوە ڕەنگە لە داهاتوە وای لەوێت تۆ هەل لە ڕێگەی تەلەڤزیۆنەکەشە بتوانی تەچ و لەمس بکەیت و هەندێک شت دەستکاریکەیت و ئیدیتیکەی و مۆنتاژیکەی یعنی ئەمە گەشەکردنی ئامڕازە میدیاکان وا ئەکات ئیندیماج تێکەڵبوون ئەو پێترە ماڵتی میدیا کە هەمویان ببنە یەک وەسیلە یەک ئامڕاز و تۆ لە هەمویانەوە بتوانی هەمووی ببینی لە یەکێکیانەوە بۆ هەمویان ببینی واتە تۆ لە ڕێگەی ئامڕازێکی تایبەتەوە دیاریکراوە رادیۆ ببیستی تەلەڤزیۆن ببینی و ڕۆژنامەش زۆر جار کاک دوکتۆر هەر تەلەڤزیۆنی ژانی ویستویەتی لەگەڵ ئەو پێشکەوتنەدا خۆی بگونجێن ینی سەرەتا دەبواە بڕۆشتایەتە پێشەوە تەلەڤزیۆن تا بیگۆڕی دواتر کردی بە کۆنتۆل ئێستا وای لێ کردو هەر بەدەست ئەی گۆڕ ینی ئەوێت هەر بمێنێتەوە ئەوێت هەر باز لە بۆ نەکرێ باز دەوا کرێت کە ئەوای لێ دێت تۆ بۆ نیشتەکان ببیستی لە ڕێگەی تەلەڤزیۆنەوە یعنی ئەمە باز لەو قسەیە نقطەی جەناب زۆر جواب بوو کە باس لەوەی ئەم ئامڕازە ئەوێ بمێنێ و ئەوێ پارێزگاری لە خۆی بکات طبعا من ڕەگە پێشبینەکەم دوای هەڵە دەرچێک ئەڵم تەلەڤزیۆن هێشتا ئەمینێتەوە بەس بن بە بەڵگەی ئەوەی کە ئاژانسی هەواڵ لە 1935 و آخر 1935 زۆر کۆنیانی نزیکی 200 لەمە پێشەکە لەو کاتەوە ئەبواە تا ئێستا ئێسک و پرسکی نەمایانی بەڵام سێرەکەی لەبەر ئەوەی هەندێک تەکنیک بەکارهێنێ کە ئەمڕازەکانی تر بەکاری ناهێنن لەبەرەوە ئەتوانێت بمێنێتەوە نەک ئەتوانێت بمێنێتەوە ئاسان ئێستا تەلەڤزیۆن رادیۆ وسیلەکانی تر ناچارن و پەنابەر نەبەر ئاژانسیەکانی هەواڵ تۆ ئێستا تەلەڤزیۆنی ئێوە بەدڵنیایی و ئاژانسی هەواڵ سەرچاوی هەندێک زەریارتانە ڕێتەرزبی هەر ئاژانسی هەواڵی تر بێ بۆ چی پەنابێتە بەرەوە لەبەرەوە ئیشی بێتی ئەمێ بێمە کوردستان لەوە پرسیارە لێ بکەم ئاست و ڕۆڵی تەلەڤیزیۆنەکان هەرێمی کوردستان چۆن هەڵسەنگێنی لەو ڕۆوە کە کاریگەری لەسەر کۆمەڵگە دروست بکەن جوان ئێمە لە هەرێمی کوردستانە تەبان بیدایەت بەتەبەتی دوای ڕاپەڕین ئەوە بوو هەموو زۆربەی حیزب سیاسەکان کەوتنە دامەزرانی تەلەڤیزیۆن یەکەم شت کە بیریان لێ کرد و دوای بارەکە دامەزرانی تەلەڤیزیۆن بوو چونکە تۆ لەوێەوە تاسیر و کاریگەری لەسەر خەڵک دروستەکەی ئێستا ژمارەی ئامڕازەکانی ینی کەناڵ تەلەڤیزیۆنەکان زۆر زیادی کردووە و هەندێک ناوێنێن فەوزا هەندێک نایەن پاشەگەردانی ئەم هەموو تەلەڤیزیۆنە چیە بەس من حاڵەتێکی سروشتیە بینم چونکە تەبیعیە تۆ ببورن تۆ لە کاتی فرەیی بابەتەکان پێویستە بە تایبەتمەندێتی هەیە واتە ئێستا تۆ تەلەڤیزیۆنەکان جاران گشتی بوون ئێستا وەرزشی پیا بووە هی خواردەمەنی پیا بووە تەلەڤیزیۆنی دیکۆمنتاری پیا بووە هەیە تایبەتە بە مۆسیقا هەیە تایبەتە بە بواری ئاینی لەبەرەوە تەخەسوس پیا بێت ئەمە واکات ژمارەی تەلەڤیزیۆنەکان زیاد ببن لە هەرێمی کوردستانە تەلەڤیزیۆن تەبان وسیلەیەکە حزوری هەبووە و تەسیر و کاریگەری لەسەر خەڵکە بووە و هەندێک جار تەلەڤیزیۆن بەکارهێنراوە بەداخەوە بۆ سڕینەوەی بەرامبەر لە شەڕی ناوخوا ینی دەورێکی زۆر خراپی بینی و خۆی ئامڕازەکە هیچ گوناحێکی نیە خەڵک بەو ینی خراپە بەکارهێنن بەڵام لە هەندێک لە قۆناغی ترها تەلەڤیزیۆنەکان بوونە وسیلێک بۆ هۆشیارکردن لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بۆ تەلەڤیزیۆن زۆر حزوری هەیە و تەسیر و کاریگەری هەیە تەلەڤیزیۆنەکان لەکوێ جارێتتر هێنەوە سەر سەطح و تەسیر و کاریگەری دروستەکەن لە کاتی دروستبوونی قەیرانێکە یا کارەساتێکی سروشتیە یا شتێک ڕەبتی بە هەموو خەڵکەوە بۆ نمونە ئەم ڕووداوی کە لە شاری سلێمانیا ڕوویە لە ماوەی پێشوە و ئەو قوربانەی کە بوونەوە ئەو ماڵی کە بەهۆی تەقینەوەی غازەوە ئاوای دەهات من دڵنیام زۆرینەی خەڵک تەلەڤیزیۆنەکانیان کردوێتەوە ئەگەر پێشتر کوژا بێتەوە با بچین متابعە بکەین ڕاستە ئاوای کردو لە ڕێگەی مۆبایلەکەەوە تەچ و لەمسی کردووە بەڵام بوونی ئەو هەموو کەناڵە تەلەڤیزیۆنە لێ بۆ متابعە ئەوان بوون کە وێنەکانیان بۆ ئێمە نەقڵەکە ڕاستە چالاکەوانی تۆڕە کۆمەڵایەتەکانی لێ بوو ڕاستە خەڵکیکەی لێ بوو بەڵام ئامێرەکانی تەلەڤیزیۆن لێەوە کاریگەریانەوە دروستەکە کاتێک کە سەرکردەیەکی سیاسی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ببەستێ کێ لەوێ حزوری هەیە تەلەڤیزیۆنەکان حزوریان هەیە و کاریگەریان هەیە و تەسیریان هەیە کاتێک کە باسی هەڵمەتی هەڵبژاردنە و لە هەرێمی کوردستان هەڵبژاردنەکان نزیکە بێتەوە بانگەشەی هەڵبژاردن دەست پێکا و خەڵک دەنگەیە ئێمە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە جارێکی کە متابعی هەواڵە سیاسیەکانەکەین لەبەر ئەوە ڕاستی لە هەرێمی کوردستانە تەلەڤیزیۆنەکان تا ئێستش تەسیر و کاریگەریان هەیە و ئەتوانین بڵێن لە بینی ئەو دوانە لە نێوان ئینتەرنێت و سوشیال تەلەڤیزیۆنە جۆرێک لە منافسە و کێبڕکێ ئێمە لە ئەو توێژنەوانێک کە ئەنجامە درێەوە بەحسی
منافسەکان توێژەرەکانی هاوڕێمان ئەنجامیان لە ڕکابەریان هەندێک جار تەلەڤیزیۆن سەرەکەوێ و هەندێک جار ئینتەرنێت و سوشیال میدیا سەرەکەوێ واتە ئەوەن تا ئێستش هەر منافسەکە نێوان هەردووکیانە هەر ماوە و هەر حزوری هەوە تەأسیر و کاریگەریان زۆر باشە کاک دکتۆر بیرمانە چێ دروستبوونی میدیای ئیسلامیش بۆ خۆی کاریگەریەکی زۆر باشی هەبوو پێش دروستبوونی کەناڵی ئاسمانی پێیان ئەنی من بیرمە لە ساڵەکانی دوای 2008 و 2002 کەسانێک کە ئاتنەوە لە گەشتی ئەمرە ئەی باسییان لەوە گرکەوە ئەمانە زانی کە کوردستان تەنها هەڵپەڕین و سەیران و گەڕان و ئەوەیە دوای میدیای ئیسلامی دروست بوو بۆیان دەرکەوت کامە میلەتێکی ئیسلام هەیە و گرنگی بە بابەتی ئیسلامیەکان دەدەن ڕۆڵی میدیا ئیسلامیەکان چی بوو بۆ گەیاندنی پەیامە جوانەکانی ئیسلام بۆ گەیاندنی کە کۆمەڵگایەکی موسڵمانمان هەیە ئێمەش طبعا بۆ دۆزینەوەی ڕۆڵ ئەو وشەی کە جناب ئشارەت پێکرد پێویستمان بە توێژینەوەی زانستی هەیە بۆی تۆ بزانێ شتێک ڕۆڵی چەندێکە ئاستەکەی چەندێکە بە قسەی عام و گشتی نابێت یعنی ئەبێت تۆ ڕاپرسی بکەوە بێت شیکنەوەی ناوەڕۆ بکەوە بێ بزانێ ئەمە ڕەبتی بە خەڵکەوە چییە بەڵام ئەمە توانین هەروەکو تێبینی کار وەکو ملاحظ هەندێک سەرنج بڵین کە لەسەر تەلەڤیزیۆن و میدیای ئیسلامی بە شێوەیەکی گەشتی تەمان کە ئەڵێ میدیای ئیسلامی خەڵکی زۆر یەکسانیەکەن بە تەلەڤیزیۆنەکان کە ئەوە لە ڕووی علمیەوە ڕاست نییە چونکە تۆ رادیۆت هەیە بەدەیان رادیۆمانەیە کە لەسەر یعنی هەرێمی کوردستانە تۆ ئۆتۆمبیلەکان تا رادیۆکەی تۆ هەر ئاواکەی رادیۆیەکی ئیسلامیە ئەمەش دیسان هەر تەأسیر و کاریگەریانە چونکە خەڵک لێەوە متابعی هەندێک شتەکات یعنی هەندێک شتە بیستێ هەندێک وتاری باش هەندێک هەواڵ و زانیاری جگەلەوە کە ئێمە تا ئێستش ناوەندەکانی بڵاوکردنەوە بەدەیان کتێب لەسەر ئاسیاری کوردستان لە بواری خانەکانی بڵاوکردنی ئیسلامی تەأسیر و کاریگەریان هەیە ئەگەر چی ڕۆژنامە و گۆڤارەکان ئەو تەأسیر و کاریگەریانە ئەگەر چی ئێستش هەندێک گۆڤاری ئیسلامی هەن کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕاستی خوێنەریان نێوە خەڵک متابعیانەکە بینەوە سەر باسی تەلەڤیزیۆن کە ئایا میدیای ئیسلامی ئەگەر یەکسانی گەین بە تەلەڤیزیۆن چ تەأسیر و کاریگەریەکی ئێمە من خۆم لەماوە پێشوە توێژینەوەیەکم ئەنجامە لەسەر کاریگەری میدیای ئیسلامی لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە سامپڵم وەرگرت بوو طبعا ئایا چەندێک ئەم تەلەڤیزیۆنانە تأسیر و کاریگەری ئیجابیان هەیە یا سلبیان هەیە لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی خۆشبەختانە نەتیجەکەی زۆر ئیجابی بوو و خەڵکێکی زۆر شایەتی حەق ئەیان بۆ تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان کە کاریگەریکی باشیان هەبوو لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی تەمەن مەوزوعی سەقامگیری کۆمەڵایەتی بابەتێکی زۆر گرنگە کە ئایا میدیا ئەگەر بێوێت پشێوەیەکی زۆر خراپ دروستەکە و ئەگەر بێوێت و خراپ بەکاربهێنرێ ئەبێتە وەسیلەیەک بۆ فەوزا بۆ تێکچوونی شیرازی خێزان بۆ کاڵکردنەوەی بەهاوقیەمەکان بەڵام خۆشبەختانە تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان لەو ڕۆوە ئیجابی بوون و تەأسیر و کاریگەری باشیان هەبوو لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی خەڵک ڕەنگە لە هەندێک بواری کە ڕەخنە لە تەلەڤیزیۆنی ئیسلامی بگرێت بە حکومیەوەی ڕەنگە لە بواری سیاسیە نەیتوانی بێتە ڕقم یەک ڕەنگە لە بواری هەواڵ و زانیاری نەیتوانی بێ خەڵک تێرکە ڕەنگە لە میدیای دەرەوە کەمتر توانی بێتی پامنێر و نووسینگەی ئەوانەی هەبێ بەڵام لە حدودی ئەو ئیمکانێتە کەمەی کە هەیە میدیای ئیسلامی بە شێوەیەکی گشتی ڕەنگە توانی بێتی تەأسیر بڵێم ئەو ئیمکانێتێکە و مادیەکەمە وای کردەوە پێشکەوتنی زیاتر بەخۆمانەوە بینی مۆساڵ ئەو پرسم میدیا ئیسلامیەکان یاخود تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان پێویستە لە ئێستا درگس بخەنن سەر چ بوارێک کە ئەزان کۆمەڵگە بۆشایەکی هەیە لە بوارەیە لەم کاتا بێ باسی جامی جیهانی بکەین باسی قەتەر بکەین بەپێی لە کاتەکان ئەگۆڕێت یعنی میدیای ئیسلامی ئەبێ بزانێ یعنی ئا لە دینە شتێکمانی پێترە واجب الوەقت ئەڵێ تۆ ئەگەر ینی دووشت لە بەردەما بوو کامیان گرنگترە ئەگەر بۆ من نوێژەکەتە بوو ئەجی نوێژەکەت بڵام کەسێک خەریک بوو نەخۆشیێکی خراپە بوو یا تووشی کارە ساتێک بوو بچی ئەوە فریای ئەوە بکەوی اینجا دوای نوێژەکەت بکەی یاریواتە واجب وەقت لەو کاتە ئەوەیە ئەمیش میدیای ئیسلامی بێت دەرک بەوە بکە بزانێ ئایا بابەتەکانی خەڵک معاناتی خەڵک کێشەکانی خەڵک گرفتەکانی خەڵک چین پەنجە بخاتە سەر برینەکان و ئەوە نەقڵکە بۆ خەڵک خۆشبەختانە تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان وازم لەوە تا ڕادێک سەرکەوتوو بوون و توانیوانە ئەوەی کە معاناتی خەڵکەوەی مەشاکل و گرفتی خەڵکە بەتابەتی ئەوەی کە پێوتێ میدیای ئۆپۆزیسیۆنی یا ئەوەی کە قسەکردن لەسەر گرفتەکانی خەڵک ڕووی کۆمەڵایەتیەوە معاناتی خەڵک لە ڕووی نەبوونی ئیمکانیاتی داراییەوە لە ڕووی هەژاری خەڵکەوە لە ڕووی هاوکاری خەڵک لە ڕووی خێرخوازیەوە کە بەڕاستی دەورێکی زۆر کاریگەریان بینیەوە ئەوەی کە بگەڕێمە سەر پرسیارەکە جناب ئایا تەرکیز بخەنە سەر چی جەخت بخەنە سەر چی من پێم وایە لەم لەحزەی ئێستامانە ئەبێ میدیا ئیسلامیەکان فۆکس بخەنە سەر
ئەوەی کە ببنە سەرچاوی هەواڵ بۆ خەڵک سەرچاوی زانیاری بۆ خەڵک واتە خەڵک کاتێکە حدەسێک ڕووداوێک ڕۆیە بیر لەوە بکاتەوە ئایا ئەم واتە جۆرێک لە میزداقیەت و متمانە لای خەڵک دروستکە پردێکی متمانە دروست بکە ئەمە بەڕاستی هەروە ئاسان نییە و تۆ پێویست وەکو جەنابەت ئشارە بکرد ئیمکانەتێکی مادی ئەوێ و پێویستی بە ستافەیەوە پێویستی بە خۆتەرخانکردنی پێویستی بە یەکلابوونەوە هەیە بەداخەوە ڕەنگە میدیاکاران لە کەناڵی ئیسلامیەکانە فەقەت هەندێکیان ئیشی تریان نەبێ بژێوی ژیانی دابین ناکە ئەمە واکات بە تەواوەتی متەفەرق نەبێ من دڵنیام ئەو میدیایانەی کە میدیای ئەگەر ناوێن نەبێن دوو کەوانە سەرکەوتوو لە هەرێمی کوردستانە هەمویان زۆربیان متەفەرقن لە 100% بۆ ئەو ئیشە و ئەسڵان ڕێگایان پێ نادرێ ئیشی کە بکەن ڕێگایان پێ نادرێ ئەسڵان لێ دوام بن بۆ کەناڵی تر یانی لە شوێنی کە حزوریان هەبێ چونکە بە تەواوەتی یەکلایی بۆتە بۆ ئەو ئیشە جگەلەوەی بودجەیەکی مەفتوح کراوە لە بەردەستیان نایە و بە کێشەوگرفتێکیان نیە و بە ئاسانی توانێت پێیان بنێر بنێرە بۆ کەنەدا بنێرە بۆ داوحا بنێرە بۆ هەر شوێنێکە ئەیەوێت لەبەرەوە ئەوەی لە حدودی ئیمکانەتی کە هەیە ئەکرێ میدیای ئیسلامی فۆکس و تەرکیز بخاتە سەر هەواڵ و زانیاری فۆکس و تەرکیز بخاتە سەر ئەو بابەتانی کە ئێمە لێ ئەزانین واتە میدیای ئیسلامی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانێت دەورێکی زۆر کاریگەر ببینێ لە ڕووی کۆمەڵایەتی و خەڵکیکە ناتوانێت ئەو دەورە ببینێ ئێمە ئەتوانین بابەتە کۆمەڵایەتیەکان حزورێکی باشی هەبێ بەتایبەتی لە مۆزوعی دراما یعنی دراما زۆر تەسیر و کاریگەری لەسەر خەڵکە من زۆر جار تووشی ئەم لەقتەیە بمەوانی ئەچم بۆ هەندێ ماڵ ئافرەتێکی بەتەمەن دانیشتۆ لە ماڵەوە بەتەنیا لەسەر زنجیرە تەمسیلێکی تورکیە زۆرم پێ سێریانی بەشەرتە ینی التیزاماتی ئاینی و نوێژ و ڕۆژ و تا بەس سەیری ئەوەکە چکە بەدیلی کەینی ئەلتەرناتیڤی کەینی مەجبور پەنا ئەباتە بەر ئەمە لەبەرەوە مۆزوعی دراما تەسیر و کاریگەری گەورەی لەسەر خەڵکێ ئەبێ زۆر لایەنە ئیسلامیەکان و میدیای ئیسلامی ئەم ئاور لەم لایەنە باتەوە فۆکسی بخاتە سەر و کاریگەری گەورەی دروستەکە زۆر باشە کاک دکتۆر تا چەند بێژەری سەرکەوت و پێشکەشکاری سەرکەوتووە دەکات کە بینەر بمێنێتەوە لەسەر شاشەی ئەو کەناڵی کە تێدایەتی بیرمە پێمامی ڕێز وزەرای ئەڵمانیا بود لە چاو پێکەوتنێکە بە پێشکەشکارەکەی وت زۆ پێم خۆش بوو زۆر چاوەڕێمە کرد کە من لەگەڵ تۆیان چاو پێکەوتن بکەم و گفتوگۆ بکەین ئەمە تا چەند گرنگە بووی کە بینەر بمێنێتەوە لەسەر و شاشی ئەگەر پێشکەشکارێکی سەرکەوتوو بێت و بتوانێت بە ئەدایەکی جوان بەرنامەکە پێشکەش بکات خۆی بە تەنها پێشکەشکار نییە ئەو ستافانش کە لە دەرەوە ئیشەکەن هەمویان بەیەکەوە ئیشێکی تیم واتە هەندێک جار لەگەڵ ڕێزم بە جەنابتان یادارم هەندێک لە پێشکەشکار و پەیامنێرەکان لە بیریان نەچێتەوە کە جێیشێک لە پشتی ئەوانەوەیە و سوپایەک هاروکاریانەکە اینجا ئەوەتوانە حزۆری هەبێ بۆ خۆی لێ بێتە ڕەمز و هەندێک جار یەکێک لەو خەسڵەتانی کە بکوژە بۆ میدیاکار ئەوەیە کە خۆی لەبیر بچێتەوە و ینی من هەمیشە ئەڵێم میدیاکار ئەبێ زۆر خەسڵەتی خاکی بوون لە خۆیان تۆخکاتەوە واتە لە بیری نەچێ کە ئەو فرسەتێکی بۆ هاتۆ کە لەسەر شاشەوێ بەس بەدەیان کەسیکان نفکە و فرسەیان نییە بەڵام ئیشی کەکەن ڕەنگە بەقەدە ئەگەر ئەوان نەبن ئەو ئیشەکە جێبەجێ نابێ حزۆری پێشکەشکار و حزۆری ئەو کەسی کە لە ناو شاشایە بە دڵنیاییەوە تاسیر و کاریگەری لەسەر پێشخستنی تەلەڤیزیۆنێکی دیاریکراوە لەسەر ئاسی جیهان تامان ئەم بابەتەیە ئافرەتێکی بنای ئۆپرا کە یەکێکە لە پێشکەشکار ئافرەتە بەناوبانگەکان لەسەر ئاستی جیهان یەکێکە لە دەوڵەمەندەکانی جیهان و یەکێکە لە بەناوبانگترین 100 کەسایەتی بەناوبانگەکانی جیهان و ئۆباما لە هەڵمەتی هەڵبژاردنەکەی پشتی بۆەوە بەس لەگەڵ خۆی ئای برد و یعنی حملەی انتخابی پێ چی شکات تەنها دانیشێ بەرنامەی پێشکەشەکە بەڵام بەرنامە پێشکەشکردنەکە لە پاش ماندووبوونێکی زۆر ستافێکی گەورە پشتیوانی ئەەکەن اینجا ئەو لەسەر شاشاتوانێ قسەکان پێشکەشەکە تەمان ئەمە مەسئولیت و بەرپرسیارەتی سەرشانی پێشکەشکاری بەرنامە یا ئەو کەسی کە هەواڵەکان پێشکەشەکە زۆر قورسەکە واتە تۆ وەجهی شاشەی هەج هەڵەیە خۆنەخواسە هەرچ ینی کەم تەرخەکەی لە بواری میدیایە کاریگەری گەورە لەسەر دروستەکە یەک نقطە هەیە بیرم نەچێ ئەویش ئەوەیە هەندێک لە میدیاکارانی ئێمە کاتێک کە دێنە سەر شاشە و بنە پێشکەشکار باگراوندی سەقافیان دەوڵەمەند ناکەن بەداخەوە یعنی لە کاتی قسەکردنیە هەستی پێەکەی لە کاتی هەواڵ پێشکەشکردنیە کە مستەلاحێکی بە هەڵاوت دیارە ئاگای لەو بابەتە نییە کە ناوی کەسایەتێکی بە نەزانی جوان وت ئەوە دیارە خەلفێت و باگراوندی ڕۆشنبیر لەبەرەوە میدیاکار زۆر پێویستی بە خوێندنەوەی بەردەوامەیە پێویستی بە متابعی بەردەوامەیە شتێکی ئاسان نییە من جارێکیان بیرم دێت ئەحمەد منسوور پێشکارێکی بەناوبانگە لە کەناڵی جەزیرە یەکێک لێ پرسی وتی تۆ بەرنامەیەکی بوو زۆر بەناوبانگ بووە زەن بلا حدود بوو وتی تۆ ئامادەسازی بۆ ئەم بەرنامە کاتێک شخصیاتەکان مقابلەکەی چی ئەەکەی وتی جاری وا هەیە من 2 هەفتە 3 هەفتە لەسەر یەک کەسایەتی بەس ئەخوێنمەوە ژیانی بەرهەمەکانی یعنی من هەندێک بەرنامە هەیە جاری واچی بۆ بەرنامە پێشکەشەکە ئەو کەسی کە تۆی میوانداری کردو ناوی تۆ نازانێ بڵێ بە ڕێکوپێکی هەین تۆ میوانی ئەویت ناوەکەی چکە بۆ خەلفێتی سەقافی و متابعات و ئەوانەی لاوازە لەبەرەوە بەڕاستی ئیشی ئەو کەسێک کە لە تەلەڤیزیۆنایە ئیشەکەی تەمەنەوەی رادیۆ تۆزی ئاسانترە چکە رادیۆ کەسەکە دیار نییە
بەس تەلەڤیزیۆن حرەکاتی دەموچاوی شێوازی قسەکردنی بەرخوردی لەگەڵ خەڵکە و ئەبێ بزانی تۆ هەندێک جار قسەکردن لەگەڵ خەڵکە ئەبێتە پەیام بەمعنە ئەو کەسێک کە هەواڵ پێشکەشەکە تەوان پێی وتراوە ڕوت خۆش بێ زەردەخەنەتە بێ نیە ئەمەی پێ ئەوترێکە بۆی لەگەڵ خەڵکات تۆ تەفاعل بەڵام کاتێک کە تۆڵی چواردە قوربانی لە خانوویەکە لە سلێمانی شەهید بوون و بوونەتە قوربانی نابێت لە مەشاهر جارێکی کە دیسان زەردەخەنەوە کە بەکاربێنیتەوە من بینیومە یانی شتی ئەوان بینیوە کەوتێتی لە کۆتاییە بەسەوتی دا کەس لە هەوڵاتی لە ڕۆژئاوای کوردستان یەک زەردەخەنەی کرد و خواحافیزێکی لێکردن ئەوێ کەواتە بەسمەوە ئیشکردنی میدیا پاکێجێکی من هەم لایەنی ڕۆشنبیری هەم لایەنی حرەکاتی جەستت هەم شێوازی قسەکردن خەڵکە ئەکاتە کەسێکی کاری کرد خۆسا باسیەوەت کرد کە تەلەڤیزۆن جێشێکی تایە ئەمەش ئەوە سەرمێنێکە تەلەڤیزۆن ژۆ کۆرجەیەکی تر دامزراوێ و دەستگایەکە و کۆمەڵە کەسی جیاوازکاری تێداکەن بەرەو پێشبردننی ئاستی ڕۆشنبیری ئەم کەسانش جگەلەوانی کە لەسەر شاشە دەرەکەون تا چەندێک گرنگەوە هەروها بۆ نمونە کەناڵێکی وەکو کەناڵی ئاسمانی پەیامک و کەناڵێکی ترکە خەریکین چۆن کادرەکانی خۆیان هەڵبژێرن ئێمە ئەوەی کە لە میدیا ئیشەکە توان هەمومان پێویستمان بە بەدەوڵمەکردنی بۆی ڕۆشنبیریمانێ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگە پێویستی بەوەیە ئەگەر بێنە بواری ئیشکردن لە دەستگای میدیایە دیارە لەوێ قوڵترە بێتەوە لەوێ تۆخترە بێتەوە لەوێ زیاتر ئێمە پێویستمان بەوەیە کە لایەنی سەقافی و ڕۆشنبیریمان دەوڵەمەندکەین ئەو کەسێک کە کامێرەمانە ئەو کەسێک کە لەسەر مۆنتێرە ئەو کەسێک کە مدیری کەناڵەوە لەم کە زیاتر پێویستی بە متابعات و بە خوێندنەوە و بە لایەنە ئەعلامەکەی بەهێزکە و ئەو کەسێک کە هەتا ئەو کەسێک مۆزەفی علاقات ئامەیە کە پێشوازی لە تۆ شێوازی پێشوازی لێکردن شێوازی ئەمە پێویستی بە خوێندنەوە هەیە پێویستی متابعات پێویستی بە ئەتەکێت هەیە یەکێک لەو شتانی کە هەمومان پێویستمانە بەڕاستی بریسێت لە ئەتەکێتی تعامل کە ئەوە فەنە عیلمە وابێ بە دەورات بوترێتەوە وابێ ئەو کارمەندانەی کە لە شوێنێکە ئیشەکەن پێویستیان بە ئەتەکێتە من هەندێک جار ئەمود بە هەندێک برادەر ئەمود هەموو تاکێکی ئەم کۆمەڵگە حەقا حکوومەت یەک بەرنامەدا بنێ یەکەیەکە ستاف بانکمان کە ئەتەکێتمان پێوتێ بۆ نمونە تۆ لە مزگەوتە پێویستە بە ئەتەکێت نییە ئەتەکێت نەبێ ینی زۆر ناخۆش تەعاملەکەی لەگەڵ نوێژکردن لەگەڵدا هەر ئەسڵەن دینی ئیسلامی یەک پارچە هەمووی ئەتەکێتە ینی شێوازی تەعاملکردن باش ئەوە لابە ئێمە لە دوکاندارەکانمان کە لە بازاڕ شت ئەفرۆشتنەوە بەرخوردیان لەگەڵ خەڵکە هەیە پێویستیان بە ئەتەکێتی تەعاملکردنەیە میدیاکاریش زۆر پێویستی بە ئەتەکێتی تەعاملکردن هەیە ئەتەکێتی تەعامل لەگەڵ خەڵکە چونکە ئەو وەجهی کەناڵەکەیە و هەندێک جار بێتە وەجهی حیزبەکەش یعنی تۆ کاتێک کە سایتێک دێ بۆ کەناڵی پەیام نایە بۆ لای جەنابەتی بەڕێز دێت بۆ کۆمەڵی دادگەری و ئەوێ لێرەوە وێنای کۆمەڵی دادگەری لە جەنابتەوە بینێ لە پەیامنێرەکەەوە لە خوا نەخواستە تەعاملێکی نوعی شێوازێکی هەڵسوکۆتێکی خراپ من جارێکیان چوون بۆ کەناڵێک لانێ نەیەتەوە زۆر نایەت جارێکە من چوون بۆ کەناڵێک پێشکەشکاری بەرنامەکە لەگەڵ ڕێزمە جەناب لەگەڵ کامێرەمانەکان دیار بوو دەرم ئەنە مناقەشە و شتی ناخۆشیان لە بێنە دروست بوو کە پرسیاری لە منە کرد لایە کردەوە بۆ کامێرەمانەکەی هەڕەشەی لێ کرد هەر بە جددی یعنی ڕەنگە هاتۆ پێکەنی دانی پێت سێرە بەزەمە حادثەی وەسە خۆمە هاتۆ یعنی یەکی بۆی نەگەڕامەتەوە تمش زۆرم پێسێر بووە کە من قسەکانم تەواو کرد دیسان گەڕایەوە بەلام دکتۆری حیاو دیسان پرسیارەکەی تەواو کرد دیسان گەڕایەوە بەلای قسەیەکی بۆ دار بۆ شتێک ڕوویا بوو پێش کاکە ئەمە یعنی بەڕاستی تەرکیزم تێک چووم بەڕاستی لەبەرەوە وەکوتم یعنی جۆرێک لە ئەتەکێت و جۆرێک لە شێوازی تەعامل هەیە کە میدیاکار لە پاڵ باگراوند ڕۆشنبیریەکە پێویستی بە ئەتەکێتی تەعامل هەیە زۆر باشە کاک دکتۆر گەر باز لەوەش بین کە ئەو بەرنامانە یاخود ئەو شتانی کە پێشکەشی دەکەین بەرنامج تا چەند گرنگە بۆ مانەوەی میدیا ینی لێسەدا دەیبینین کە بە شێاز لە شازەکان کەمێک پاشەکشی کردووە بینەری تەلەڤیزیۆنەکانمان بۆی نەبوونی بەرنامجێکی تاو ینی پێش بەرنامەکان ماژەمان بۆ کرد کە هەنێ بەرنامە هەیە لە ئەمریکا و لە وڵاتانە پێشکەشەکرێ تەنها بۆ مانەوەی تەلەڤیزیۆن و بۆ مانەوەی بینەری ئەو تەلەڤیزیۆنە بە ملیۆنان بینەری هەیە ینی زۆر جار لەو وڵاتانی جیهان ئەبێتە جیهانی وڵاتانی دیکەش دواتر لە یوتیوب بۆ سێری ئەو بەرنامجان دەکەن ئەمە تا چەند کاریگەی دەبێت لەوەی کە تەلەڤیزیۆن گرنگی پێ بدرێتەوە ئەو کەناڵی کە دەیەوێت وە زیاتر پارێکی تا سەرکردە بتوانێت زیاتر بمێنێتەوە لە دڵی بینەردا بەرنامەی تەلەڤیزیۆنی وەکو داوەتکردنە بۆ سەر سفرەیەک تۆ کە داوەتەکەی بۆ شوێنێک یاچیتە مەطعەمێک ڕێستۆرانتێک دووشت بەلاتەوە گرنگە یەکەم چێژ و تامی خواردنەکە دووەم ئەو دەفرە و ئەو شوێنەی کە خواردنەکە بۆ پێشکەشەکرێ نابێت هیچ کامیان فەرامۆش کرێ بەمەعنا پێشکەشکردنی بەرنامە هەم ناوەڕۆکی بەرنامەکەیە هەم تەکنیکی بەرنامەکەش یعنی تۆ
ئێستا ئەو ناوڕەکە لێرە پێشکەشەکرێ هەمان ناوڕەکە لە کەناڵی سین و کەناڵی سادیش پێشکەشەکرێ هەواڵەکان هەمان هەواڵە بەس چۆن تەعامل لەگەڵ باکەی چۆن تەکنیکەکەی من هەموو جارێ بە برادرانی تەلەڤیزیۆنەکان ئەڵێم ئێوە شتێکی مەسەلەن هەندێک لە تەلەڤیزیۆنەکان فەرامۆشیەکەن ئەوش بریتە لەوەی کە پشودان بە مێشکی بینەر واتە تۆ ئەبێ لە ناو بەرنمەکانتە بەردەوام ناوبڕێکە دەبێت کە پشوێک بێ بە مێشکی ئەم بینەرە ئەم بیسەرە چکە بێتاقەتە بێ یعنی من دوێنێ گوێم لە بەرنمەیەک ڕۆژ لە ڕادیۆ نزیکی 20 دقیقە کەسی قسەی کردو 20 دقیقە خەڵک ناتوانێت حتى ئەم بەرنامە ئێوە کە 25 دقیقە پێویستی بە ناوبڕێکێ ئەبێ لە دوای 12 دقیقە من بەرنامەی ئەگەر متابعەکەن جەزیرە بەرنامەیەکیان هەیە ماوەڕا الخەبەر وا بزانم 20 دقیقە ئەم 20 دقیقە تەسەوور ناکەی 3 میوانی هەیە جەزیرەشە لە ناوەڕاستی بەرنامەکەڵێ بە میوانەکان 1 دقیقە مەجالمان بن ناوبڕێک وەگەرن بۆ چکە یەک ڕفرێش بە مێشکی بەبەستم تەکنیک بەکارهێنانە فاصلەیەکی شەبووی گفتوگویەکی بچوو یعنی تۆ ئەبێ لە ناو چەندێک فۆکسە خێتە سەر ئەوەی ناوەڕۆکە چیت پێشکەشەکەی هەر ناوەڕۆکی دروست و ڕاست هەڵ ڕا ناکێشێ بەڵکو تەکنیکی بەکارهێنان هەر لە جلوبەرگی بەڕێستانەوە هەر لە ئەو کورسیانی لەسەری دانیشی هەر لە شێوازی ینی تەنویع و جوڵەی کامێرە و هەموو ئەمانەوە ئاکات جۆرێک لە سەرنجڕاکێشی بۆ بینەر دروست بکەوە وای ینی گەر بتابعی بین سپۆرتان کرد بێ ینی هەر هەستەکەی لە ناو جیهانێکی لە فەزایەکی دەرەوە ژیانی ئەوەندە تەکنیکی سیر و سەرنجڕاکێش بەکارێن لەبەرەوە بەرنامە دوو باڵی ناوەڕۆک کە چی بەکارێنی وەباری تەکنیک باڵی تەکنیک کە بتوانانی تەسیر و کاری لەسەر خەڵک دروست باش مامۆستا کۆتا پرسیار باسیەوەمان کرد کە تەلەڤیزۆن چییە و پێژەر و پێشکەشکار و ستافی کەناڵەمانە چۆن قسە بکەن بەس هەموومانە بۆ خزمەتکردنی بینەرە بینەر چۆن کەناڵێکی تەلەڤیزۆنی دروست هەڵبژێرێ کە سەیری بکات و زانیاری و بابەتی لێوەربگرێت جوانە پرسیارێکی دقیق و وردە ئایا چۆن بینەرێک کەناڵێکی تەلەڤیزیۆنی هەڵبژێرێت طبعاً ئێستا هەڵبژاردنەکە زۆر سەخت بوو یعنی جاران ئێمە نەک هەڵبژاردنەکە ئاسان بوو هەڵبژاردنمان لە بەردەمانە بوو بۆ چونکە ئێمە لە هەشتاکانی سەدەی پێشوە ئێمە تەنها دوو کەناڵە بوو لەبەرەوە تۆ مەجبور بووی هەر سەیری دوو کەناڵە بکەیت بەڵام ئێستا چۆیس و اختیارات زۆرە لە بەردەمتا لەبەرەوە هەڵبژاردننی کەناڵێکی دیاری کراو ڕەنگە کارێکی قرس بێ و ئەمە وا ئەکات ئەرکی خێزانەکان قورسەکە بەمعنا تۆ چۆن وا بکەی مناڵەکان متابعی بەرنامێکی دیاری کراو بکەن یا تەلەڤیزیۆنێکی دیاری کراو بکەن و ئێستا لە هەرێمی کوردستانە تقریبا دابەشبوونێک هەیە دابەشبوونێکی ئایدۆلۆجی و حیزبی من ئەم جارێ بە هەنێک کەسە ئەڵێم بچیتە ماڵێک بۆ ئەوی بزانی ئەم کەسە سەر بە چه حیزبێکی دیاری کراوە بڵێ زەحمەوێ کۆنتڕۆلی تەلەڤیزیۆنەکەتم بەرێ هەر بیکەرەوە ڕقم یەک چی بوو ناڵم لە سەداسەد بە زۆرینەی خەڵک وایە کچی خست بۆ یەکەم و حتا لە دووەم و سێمیشە ئەزانی لەگەڵ کامە بینی زیاتر خۆشەوە و ئەوەی کە خستی جا هەندێک کەسان ئێستا شتێکی کە پێیا بۆ ئێستا برادەرمان زۆر ڕفیق و برادەرمان ئەڵێن ئێمە کەناڵی سیاسی لە ناو ڕزبەندی تەلەڤیزیۆن سلاتەکەمانە نەماوە هەمووی بۆتە زنجیرە تەمسیلی و کەناڵی تەرفیهی و ئێستا زۆر کارێک لەسەر تەرفیه هەکرێ تەرفیه طبعاً وەزیفەیەکی گرنگی کاری میدیاییە واتە کات بەسەر بردن واتە خۆشبەخشی واتە جۆرێک لە تەنویع جۆرێک لە مێشک ئاسوودەکردن ینی جۆرێک لە وا بکەی کە خەڵکەکە بێتاقەت و بێزار نەبێت لە بەرنامە تەلەڤیزیۆنەکە ئەبێ زۆر تەلەڤیزیۆنەکانی ئێمە تەبان ئیشی میدیای ئیسلامی لەما زۆر قورسە کەمیدیای ئیسلامی بە ئاسانی ناتوانێت مسابقات و جۆرێک لە تەرفیه دروستکە لەبەرەوە بێ لەوەشە فۆکس بێتە سەرەوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یەحیا ڕێشایی مامۆستای زانکۆ زۆر سپاس دەکەین سپاس کەم دەرفەتت بێ بەخشی خوا بەخێر عزیزان ئەمە دازەیە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو بۆ ئومێدەی کە بڕگە بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندیتان بۆ بێ و ئێمە بەخواتان سپێرین هیوای ئاسوودەی و کامەراییتان بۆ دەخوازین خواتان ئەگەڵ